مایتان باش من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان بۆ ئامادەکردوون و بۆ ماوەی 1 سەعات و نیو لەگەڵتان دەبین و کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازتان پێشکەش دەکەین. وەرزی سەرما دەستی پێکردووە ئێستا کەش و هەوایەکی زۆر سارد لە ناو شاری سلێمانی هەیە پلەکانی گەرما زۆر دابەزیون لە دوای پشوێکی زۆر وردە ئێستا فەرمانبەرەکان دووەم ڕۆژە گەڕاونەتەوە سەر فەرمانگەکانی خۆیان بۆ کارکردن وەروەها بڕیارە لە سبەینێش لە حوتی یەک تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەمی خوێندنی ئەم ساڵ دەست پێ بکات هیوای وەختێکی باش بۆ هەمولایەک دەخوازین. ئەمڕۆ چەند تەوەرێکمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەگەڵ باسکردن لەم گۆڕانکاری کەشوهەوایی کە ئێستا ڕووی داوە هەروەها لەگەڵەوەی کە شوێنە گشتیەکان دەیبەستێت و بەفر دەبارێت چی بکەین بۆ ئەوەی بە دوور بین لە شکانی ئێسک و لە هەمان کاتە خۆمان چۆن بپارێزین و بە هەندێک بابەت هەیە کە پزیشکەکان پسپۆڕەکان لە کاتی وەرزی هاویندا ئەمۆژگاریمان دەکەن بۆ ئەوەی بە دوور بین لە ئێسکە نەرما دەبێ بچینە بەرخۆر بەڵام ئێستا لە وەرزی زستاندا خۆرێکی هێندەمان نییەوە لەگەڵ ئەوەشدا خۆرەکە هێندەتینی نییە ئەی چی بکەین بۆ ئەوەی کە بە دوور بین لەو بابەتانە ئەمە یەکەم بڕگەی یەکەم تەوەری ئەمڕۆمان دەبێت کە گفتوگۆی لەسەر دەکەین لە بڕگەی تەوەری دووەمی بەرنامەکەماندا لەگەڵ میوانێک گفتوگۆ دەکەین کە بۆ خۆی پاڵەوانێکی لە جوانیە و خاوەنی یەکێک لە هۆڵەکانی ناو شاری سلێمانیە گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی ئەوەی کە لە ناو هۆڵەکاندا ئێستا هەندێک وەرزش هەیە پێشکەش بە خەڵک دەکرێت بۆ ئەوەی کە چێژێک لە وەرشەکە وەربگرن تەنها وەرزش وەک ئەکێک سیر نەکەن فیچەرێکمان ئامادە بێت لە ئەمریکاوەکە وەرزشی شاخڕەوی سەرکەوتن بەسەر شاردا هێناویانە دەرناو هۆڵەکانی جێمەوە کە دەڵێن سوودێکی زۆر گەورەی هەیە ماوەیەکی کەمە لەگەڵ موزیک و ڕووناکی و هاندانی خێرای ڕاهێنەرەکە ویان لێ دەکات کە تەندروستێکی باشیان هەبێت. ئەی لە باشووری کوردستان چی کراوە لە نێو هۆڵەکاندا بۆ ئەوەی کە وا لە خەڵک بکەن چێژ لە وەرشەکە وەربگرێت زۆر کەس دەبینین بۆ ماوەیەک وەرزش دەکات دواتر دوور بەبێت لە وەرشەکە ناکات یاخود بێزار دەبێت دکتۆرێک وەکو چارەسەر بۆی داناوە تەنها ئەو ماوەی چارەسەرە وەرزش دەکات دواتر باز لە وەرشەکە دێنێ بێزار دەبێت لێت چیان کردووە لە نێو هۆڵەکاندا بۆ ئەوەی بابەتی سنجڕاکێشی هاوشێوە پێشکەش بە ئەو کەسانە بکەن کە دەچنە نێو هۆڵەکان وەرزش وا بکەین نەک وەکو ئەرکێک بێ وەکو خۆشەویستیەک وەکو چێژێک وەرزش بکەین و سوودی لێ وەربگرین. ئەمە دوو تەوەری سەرەکی دەبێت کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین هەروەها چەند بڕگەیەکی جیاوازیشمان بۆ ئامادەکردوون باشترین دەستپێک بۆ ڕۆژێکی پڕ لە وزە وەرزشە. هاوڵاتی بەڕێز لە پێناو پاراستنی تەندروستی خۆ و باشکردنی تەندروستی خۆت هەوڵ بە ڕۆژانە چەند خولەکێک دانیت بۆ وەرزشکردن. باشترین چارەسەرکردن بۆ هەموو نەخۆشیەکان وەرزشکردنە. جا پێویستە لەسەر هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە وەرزش بکە بە پیشەی بەردەوامی خۆی. سەڵاو هاوریان مناوم بیژانە لە بەشی ئەسپۆستراپی ئیشەکەم چارەسەرکردنی سروشتی ماسوولکە. ئەسپۆستراپی لە هەموو جیهانە بەکار ئێنن پێش ئەوەی کەسێکی بەتان بڕۆ بۆ بوتۆڵە جسمی هیلاکە تاپان. ئەگەر بە تامای هەموو ڕۆژە جسمی گەشەکات یا توان یا هێزی زۆرتر بێ پێویستی بەوەیە کە بتوانێت ماسوولەکانی خۆی لە کەمترین کات ریکاڤری کات.
ئەسپۆسراپی یا چارەسەرکردنی سروشتی ماسوولکە علمێکە لەسەر ئەو مۆزوعە بەشدارە بێ کە ئەو کەسانە بتوانن بەشداری ئەسپۆسراپی بن کە بتوانن لە کەمترین کات ماسوولکەی خۆیان ڕیکاڤەریکەن. بۆ ئەو کەسانە کە کێشەی ئینزلاقی پشتیان هەیە چەند حالەکەیەکی هەیە کاتوانن لە ماڵ ئیشی ئەم حالەکانە جێبەجەکەن و هەروەها ئەمە یارمەتیدانێکی زۆرە بۆ کەسانە کە ئازاری زۆریان هەیە. بەم شێوازانە هەم ئینزلاقی ماسوولکەکان چاکترە بێ و هەروەها ئازاری جومکەکان کەمترە بێتەوە. قاچ بۆ سەرۆدانی باوەشەکەین بۆ نەورک تۆزە یاری پێکی. لام کاتە ستونی فەقەرات لە کاتی ڕێکبوون ئاوا لێیەت بۆشایی بۆی دروستە بێت لە کاتی بۆشایی ئازار کەمترە بێت. هەرەکەی دوو دەستمان ڕێکە خەین بەسەر ئارزیشان سەرۆ سێرەکەی پێشەینی و سەرۆ دووبارە پێشەینی بۆ خوارەوە بۆ سەرۆ بۆ خوارەوە هەر کامانی یەکی سێ تکرار. ئەو کەسانەی کە بینی فەقەرە بۆ فەقەرەی دانیشتنیان هەیە ینی بۆشاییەکەیان زۆر نزیکی یەک بووە نوخا شۆخی زۆر خەریکە زەختەکە لەسەر سخانەکان و هەروە ئەو کەسانە قاچیان سڕە بێتەوە. یەکێ لەو حالەکانە کە ئەتوانن زۆر یارمەتیدانێکی زۆرە ئەتوان دەستی خۆتان ئاوەکەن لە پشتی دەستان بیخەنە بۆ موهرەی 3 و 4 دانیشن لەسەری پشت بۆ سەرەوە هیناسا سی چرکە ئۆستن دووبارە ئیستراحەتەکەن و هەروەها دووبارە سێ سێت باشە ڕۆژانە تقریباً 10 دقیقە بۆ چارەکێ ئەم هەرەکانە زۆر یارمەتیدانە بۆ کەسانە کە قاچیان سەڕە بێتەوە. بۆ یەکەم جار لە هەموو عێراقا ئسپۆسراپیوان دەست پێ کردووە ئەلاشتابی چارەسەرکردنی سروشتی ماسوولکە بۆ هەموو ریاضێ. ئەم برادەرە قاچی ئێرە تووشی ئازار بووە ئازارێکی ئێرە هەیە ئێستا بەتەمان ئەم ئازارە جێبەجێکەین. دەمارێکمان هەیە دەماری سوور و دەماری شین کە لە خواری قاچ دەستی پێکات ئەڕۆتە سەرۆ دووبارە لێرە ئەیەتە خوارەوە. ئێمە ئیمتدادی دەماری سوورێگریم وردە وردە بەو شێوازە ئەڕۆیم و سەرەوە. ئەم ئیشە یارمەتیدانێکی زۆرە بۆیە کە خوێن بتوانێت پۆمپاج بێ یعنی بە زۆرترین زەخت بڕۆتە بۆ دڵ کەواتە ماسوولکەکان کە لە پرۆتئین زۆرتر دروستبوونا یارمەتیەکی زۆر ئەیە خوێن باشدار بێ تێکەڵاو بێ و هەروە ئەم ماسوولکە لە کەمترین کات ڕیکاڤەری بێ. باشی دومیش هەیە ئەتوانی ماسوولکە کەش لە بێتەوە هەردوو بەریەکرین زەختەکەین بەسەری ئەتوانە سی چرکە لەسەری بۆستن دوای بە یەکجاری واز لێ بێنن دووبارە سی چرکە لەسەری بۆستن دووبارە واز لێ بێنن. ئەم دوو هەرەکەیە یەکێ لەو هەرەکانەیە کە ئەتوانە بە کەمترین کات ماسوولکەکانی خوار و غاچۆ ڕیکاڤەری کات. زۆر باشە بۆ کەسانە کە یاری دووگۆڵیەکەن و ڕێکردنێکی زۆر بەکاریانە. تیپی ئەسپۆسراپی چییە؟ لە هەموو جیهانە یاریزانەکان پێشەوە کە بڕم بە بوتوڵە زەختێکی زۆر لەسەر ماسوولکەیان هەیە. ئەبێ ئەو زەختە لە ڕێگایەکی بە عینێکی ئەم زەختە کەمکەنەوە. یابان تەکنۆلۆژیایەکی بەکارهێنا تیپێکی دروست کرد کە ئەمەیە. ئەم تیپە بە قیاسی خۆی ئەگەر فەرەزەن 10 سانتیمتری بڕی ئەتوانێت هەتا 20 سانتیمتر ڕابیکێشی. ئەمە چییە کات بۆ ماسوولکەکان؟ لە کاتێکی پشتی ژێری ماسوولکە ژێری پێست عەسەبە. لە کاتێکی ئێمە زۆر یاریەکەین ئاساب ئەسترۆید دروست دەکات ئەندرلۆید دروست دەکات. ئەم دوو مادەیە وەکو ژاهرە بۆ گەشەبوونی ماسوولکە ژاهرە بۆ دەمارەکان ئازار دروست دەکات. بەم تیپە ئەتوانین جیاوازیەکی خەلەلێکی دروستکەین بینی دەمارەکان و هەروەها پێست کەواتە لە کاتێکی زۆر خەلەلێکی دروستە بێ ئازاری کەمتر یاریزان ئەحساسی پێکات ئەتوانێت زۆرتر یاریکات و هەروەها زۆرتر بۆ چاندۆنەکان بەکارهەیە. ئێرتباطی بینی دوو ماسوولکە لە کاتی کێمە زۆر یاریەکەیم بینی دوو ماسوولەکان زەختێکی زۆر بۆی دروستە بێت. لە کاتی فەرەزەن بۆ شان ئێمە لە کاتێکی یاریشانەکەین
زەختێکی زۆر لەسەر شانمان هەیە بە تیپ ئەتوانین ئەم دوودانە جێبێت کۆنێکتی بکەین ئەم زەختە لەسەر تیپەکەکەوێت کەواتە ئیسراحەت دەکات ماسڵکە و هەروە ئەتوانی وەزنێکی زۆرتر بەکاربێنی ئەتوانی ماسڵکە گەشەکەیت بەس بە ئازارێکی زۆر کەمتر کەواتە ئەمە تیپی ڕیکاڤریە بۆ هەموو یاریزانیش ئەتوانن بەکاری بێنن لەسەریش نووساوە تیپی ئەسپۆسراپی ئێستا بە تامان بۆ ئەم قاچە بەکاری بێنین کە بزانین شێوازی بەکارهێنانەکەی چۆنە یەکێ لە شتەکانی مهم ئەوە نییە کە ئێوە تیپەکە بیکڕن و بەکاری بێنن بڵن ئێستا لێ ئەیە متەواضع ئەوە بزانن ماسڵوتەکان قیاسیان لە کۆ بۆ کۆ دەسی پێکات ئەوە بزانن دامارەکان لە کۆ بۆ کۆ ئەڕات کەواتە پێویستان بە ئەلمی ئاناتۆمی جسمە کە بزانن لە کۆ بۆ کۆ پێویستان بەوەیە کە ئەو تیپە بەکاربێنن دامارێکی ئێرامان هەیە ئازاری بۆی وەرگرتووە ئێستا ئەمە بە دوو بەشی تێکەڵاوێکین یەکەم جار کاغەزی بینی تیپەکە جێبەجێکەم کاوهای بینن تیپ ئەتوانێت زۆر بکێشێ ئەو مۆزۆکە بۆتانم شاف کرد لە قاچی خوارلێی لە کاتی دانان ڕایەکێشین بۆیە کە بتوانین ئەو خەلەلە ئەو مۆزۆکە بۆتانم شاف کرد عەسەبەکان لەگەڵ پێست جیاوازیەکی خەلەلێکی زۆر دروست بێ کە ئۆکسیژن بتوانێت بەردەوام بێ خوێن باشتر بۆی بڕە و ئازار کەمتر بێ تیپی ئەسپۆستراپی بۆ هەموو یاریزان بەکارئێت بۆ هەموو جۆرە ڕاضە بەکارێت ئەگەر سێریکەن لە هەموو یاریەکانی ئۆڵمپیا زۆرترین یاریزانەکان بەکارێنن بۆیە کە بتوانن لە کاتی بوتوڵا یا لە کاتی ڕێکردن کە زۆر ینی لە خلالی 1 ساعت بۆ 2 ساعت ڕاضەکەن پێویستیان بۆ یەکە منافسیان هەیە پێویستیان بەوەیە لەو کاتەش بتوانن ڕیکاڤریان بێ ئێوە لە کاتی قاعات تەبعەن یا لە کاتی دووگۆڵی ئاو زۆرە خۆن بۆچی بۆیە کە پێویستان بە ئاوە ماسڵکەش پێویستی بە ڕیکاڤریە بەم شێوازە ئەتوانن ڕیکاڤریکی زۆر باش بەکاربێنن ترێدمیل ڕێکردن ئەڵەن دایکی ڕاضەیە بۆچی لە کاتی کە ڕێکردنەکەن هەموو ماسڵکەکان ئەجوڵێتەوە بەس ناڕێکردنی خاو ڕێکردنی سەری زۆرتر یاریزانەکان لە پێش ئەوە کە دەستی پێکەم بە یاری ئاسن یا یاریەکانی تر دەستی پێکەم بە ڕێکردن زۆرترین ماسڵکەکان ئەجوڵێتەوە و هەروەها جسم گەرمە بێتەوە تاقا یا ئەنێرژی ئینسان ماسڵکەکان بۆیە کە تاقەی بۆیان دروست بێ ئەڕۆن لە هۆرمۆنێکی ژێری پێسە پێڵن ئاپێ یەکسەر ڕایەکێشە کەواتە یەکەم ئەنێرژی یەکەم تاقا بۆ ماسڵکەکان ئاپەیە لە کاتی ئێمە ئیشی ترێدمیلەکەین دوای بڕن بۆ یاری ئاسن تاقە بۆمان نامینێت کە دوای دەستی پێکەین بە کۆرسەکەمان کەواتە باشترە یەکەم جار بە حرەکەکانێکی بۆ وەکو قایش بەکارئێت ماسڵکەکەی خۆمان گەرمکەیمەوە دوای ئەوە کە یاریمان دەستمان پێکرد لە ئاخر سێت بڕێن بۆ ترێدمیل ئەو کاتە کەلەریەکی زۆرتر ئەسووتێنن و هەروە زۆرتر دابەزن ماسڵکەکانیشتانیش زۆرتر گەشەکات. لە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان هاوکارمان ڕسوول لە شاری ڕانیەوە گفتوگویەکی ئەنجامداوە لەگەڵ سپۆرێکی بواری گەشەپێدانی توانای مرۆیی بابەتەکان گفتوگویان کردووە لەسەر پلانی گەنج بۆ ساڵی نوێ ئێستا چەند ڕۆژێک دەبێ هەنگاومان ناوەتە ناو ساڵی نوێوەک باس لەوە دەکەن کە گەنج چۆن پلانی هەبێت بۆ ساڵی نوێ چ گۆڕانکاریەک بکات گۆڕانکاری تەنها لە ژمارەی ڕۆژەکان نەبێت لەم ساڵی نوێە چ کارێک بکەن بۆ ئەوەی کە بتوانن ژیانیان بگۆڕن با بینەریە و گفتوگوێ بین. سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بێگومان لە هەر وڵاتێکدا گەنجان سەرمەشق بوون بێگومان داهێنان و نوێگەری بە شێوەی بەردەوام لە وڵاتەدا دەبینرێت زۆر جار پرسیاری ئەوە دەکرێت کە گەنجانی ئێمە دەبێت چی بکەن و داهاتووی گەنجانی ئێمە چییە بەتایبەتر بۆ ساڵی نوێ و پێویستە گەنجان لە کوردستاندا چی بکەن چونکە زۆر جار هەیە بە جۆرە لە جۆرەکان باسی بێئومێدی گەنجان دەکرێت لە هەمان کاتدا کەمیش نین ئەو گەنجانی کە داهێنەرن و بە شێوەی بەردەوام خزمەت دەکەن من میوانێکی بەڕێزم لایە دەمەوێت گفتوگۆی لەگەڵ سەر ئەم پرسە لەگەڵدا ئەنجام بدەم بەڕێز مامۆستا هاوژین کە
دەمەوێت گفتوگوی لەگەڵدا ئەنجام بدەن و کۆمەڵێک پرسیار هەیە ڕوبەڕووی بەڕێزیان کە بۆ مامۆستا سڵاوتان لێبێ گەر بێنە ئێرە ئەم کاتت باشە گەڕوو لە کامێرەکەکەی و پێمان بڵێ گەنجی ئێمە وەک کاتێک باسی ئایندە دەکەین مەبەستمان چیە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە دیارە گەنجان سەرمایی میلەتەکەمانن بۆیە پێویستە ئاگامان لەم سەرمایە بێ هەر بزوتنەوە بزاوتێک گەنجان لە دەوری کۆبنەوە بە دڵنیاییەوە ئەو فکرێکی سەرکەوتووە چونکە گەنجان خاوەنی هێز و وزە و داهێنان و توانای زۆرن بۆیە ئێمە ئامانجمانە لە کۆی هەموو ئەو سمینارانی کە لە شوێنە جیاوازەکاندا دەکەین بۆ ئەوەی گەنج هۆشیار بکەینەوە بەرامبەر بەوەی کە ئەتوانێت داهێنان بکە لە بەرامبەرەوەی کە گەنجێکی ڕەشبینە بتوانین بکەین بە گەنجێکی بە ئومێد بۆ ئەوەی بتوانێت داهاتوویەک بۆ خۆی بنیاد بنێ و ئامانجی هەبێ و لە داهاتوە کوردستان بە شێوەیەکی مەدەنیەت هەنگاو بنێ بۆی گەنجەکانمان گەنجانی داهێنەر و بوێر و بەتوانە و ئازا و ئازاد بن. باشە ئێمە مامۆستا کە باسی گەنج دەکەین ئێمە گەنجی بێ ئومێدمان هەیە لە کوردستان بە دڵنیاییەوە لە کوردستانە گەنجانی ئێمە شێوەیەک لە شێوەکان بێ ئومێد بوون لە بەرامبەر بەوەی کە حکوومەت هەلی کاریان بۆ ناڕەخسێنێ لە دوای تەخەڕوجیان دەرچوونیان لە زانکۆکان بێ ئومێد بوون لەوەی کە پشتیوانی ناکرێن بۆ پرۆژەکانیان بێ ئومێد بوون لەوەی کە لەلایەن حکوومەتەوە بە شێوەیەک لە شێوەکان دەستگیرۆی گەنجەکانمان ناکرێ و پاڵپشتیان ناکرێ بۆیە گەنجی ئێمە بە هەموو ئەو شێوانە بۆتە هۆی ناومێدیەک ناومێدی دروستبوونیەک بۆ گەنجەکانمان بەڵام ئێمە ئەمانوێت لەم سمینارانەمانە بە گەنجان بڵێن کە خۆیان پشت بە خۆیان ببەستن و بتوانن لە داهاتوودا هەلی کار بۆ خۆیان و بۆ هاوڕەکانیشان دەستەبەر بکەن و چاوەڕوانی دەستی کەسانی تر نەبن کە پشتیوانیان بکەن هەرچەنە زۆر گرنگە کە حکوومەت ئاوڕێژدی لە گەنجان بداتەوە پشتیوانیان بک بۆ پرۆژەکانیان و بۆ کاری داهاتویان و بۆ دۆزینەوەی هەلی کار بۆیان. پێتان وایە پێویستە چ بکەیانی حکوومەت کاتێکە دەڵێن حکوومەت دەوێت پرۆژەی گەنجانە جێبەجێ بکانی هەر دروستکردنی یەکەیەکی نیشە جێبوون بەسە یان دەبێت دەستی گەنج بگرێ و دەرفەتی بۆ بڕخسێنێ دەستی گەنج بگرێ و دەرفەتی بۆ بڕخسێنێ بۆ هەموو ئەو کایانی کە لە ژیاندا هەیە کاتێککە ئێمە لە ئێستا ماوەی 2 ساڵە حکوومەتمان پێگەێناوە کە بەداخەوە ئەم حکوومەتە لە ئێستاە هیچ شتێکی نەبۆ کۆمەڵگەی کوردەواری کردو و نەبۆ گەنجیش کردووە توانم بڵم بەگشتی چونکە تا ئێستا لە هیچ کردێکان نابینێت کە حکوومەت دەستی بۆ درێژ کرد بێ بۆ نمونە نە لە کەرتی تەندروستی نە لە کەرتی پەروەردە نە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان ئێمە ناڵین شوێنی نیشتەجێبوون گرنگ نیە شوێنی نیشتەجێبوون گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە دەستی گەنجان بگیرێ بۆ ئەوەی بهێنرێنە پێشەوە بۆی بهێنرێنە کایەکانی ژیانەوە ئەو گەنجانەی کە پشت بەتوانە و ئیرادەی خۆیان دەبەستن و داهێنان دەکەن پێویستە بیان هێنرێتە پێشەوە حکوومەت دەستیان بگرێ و پرۆژەکانیان جێبەجێ بکا و سوود لە هێز و توانای گەنجان وەربگیرێ کە لە هەموو دنیادا ئێستا سوود لە گەنجان وەردەگرێ گەنجی ئێمە دەچێتە دەرەوەی وڵات لەوێ تواناکانی زیاتر بە دەردەخرێت لەوەی کە لە ناو خۆی کوردستانایە بۆچی چونکە ئەوان لەوێ سوود لە توانای ئەم گەنجانەی ئێمە وەردەگرن بۆچی حکوومەتی ئێمە بۆچی هەموو ئەو کەسولایان و بەرپرسانەی کە هەیە سوود لە توانای گەنجەکانمان وەرناگرن بۆی داهێنان کەن بۆی گۆڕانکاری دروستکەن بۆی کوردستان لەم شێوە چەقبەستویە بهێنە دەرەوە بەڕاستیەکەی بۆی بتوانین بەرەو مەدەنیەت هەنگاو بنین بۆی بتوانین دەستی گەنجانە بهێنینە کارەکانمانەوە چی لە ناو حکوومەتدا چی لە کایە جیاوازەکانی تری ژیاندا چی لە ناو خۆی خودی حیزبەکانیشدا. باشە پێدانیە دەبێت گەنجانیش بۆ خۆیان خاوەنی پرۆژە بەرنامە بە دڵنیاییەوە گەنج ئەبێت خاوەنی ئومێد بێ بەرامبەر بە ئایندەی خۆی ئەبێ خاوەنی پرۆژە بێ خاوەنی بیرکردنەوە بێ خاوەنی داهێنان بێ خاوەنی ئامانج بێ خەونی گەورەی هەڵگرت بێ بۆی بتوانێت گەنجێک بێت کە بۆ خەون و ئامانجەکانی خۆی هەوڵ بدات و لە خەون و ئامانجی کەسانی تردا بەکار نەهێنرێت. کاتێککە گەنجمان هەیە بێ ئومێدە باسی هەنی سلیاتەکانت کرد کە گەنجێکمان هەیە بە ئومێدە چی ڕوودەدا ینی کۆمەڵگەی ئێمە بەرەو کوێ دەبات ئەگەر گەنجی ئێمە بەرمونە سنوورێکی وەکو ڕاپەڕیندا ئەگەر گەنجەکانی ئێمە هەمویان بە ئومێد بن و هەنی بیر لە داهاتوو بکەنەوە 2000 چی ڕوودە کاتێک گەنجی ئێمە بە ئومێدەوە لە داهاتوی خۆی دەڕوانێ پلان و ئامانج و بەرنامەی ئەبێ بۆ داهاتووی بەما دەستی کارای گەنجان هێتە ناو کۆی کۆمەڵگەی کوردەواریەوە بەمە گۆڕانکاری گەورە ڕوئەدات بەمە کۆمەڵگەی ئێمە بەرەو مەدەنیەت هەنگاوانێ بەرەو بە موسەسەت بوو نەچین بەرەو ئەوە ئەچین کە چیتر گەنجی ئێمە قبوڵی ئەو شێواز لە حکومڕانیە ناکات کە بە شێوێک لە شێوەکان لە هەر شوێنێکی حکومڕانی یان لە هەر شوێنێکی ژیاندا هەبێت گەندەڵی هەبێت چونکە ئیتر ئەم گەنجە بۆ خۆی لەگەڵ خۆیدا ئاش بۆتەوە بۆ خۆی ڕابردووی بەجێهێشتووە ئەمڕۆی وەک دوێنێنە لە شوێنی کارکردنەکەی داهێنان دروست دەکات چونکە لە هەر شوێنێک کار بکات خاوەنی ئامانجێکی دیاریکراوی خۆی هەبێ ئەوە ئەتوانێت لەو شوێنەدا داهێنان دروست بکات و گەشەی زیاتر بۆ شوێنە بدات کە ئیشی تێدا دەکات. باشە بوونی ناوەند و سنتەری گەنجان و کوێ و دامەزراوانی کە پێوەند تایبەتن بە گەنجان تا چەند گرنگە
بوونی ئەو دامەزراوانە گرنگە لەو ڕێگەیەوە گرنگە کە بتوانێت گەنج ئاراستە بکات، بتوانێت پرۆژەی هەبێ بۆ گەنج، بتوانێت دەستی گەنجان بگرێ بۆ ئەوی بیان هێنێتە ناو کایەکانی ژیانەوە دواتر ئاراستەی ناو کۆمەلگەیان بکاتەوە، چونکە گەنجێکی بە ئومێدی بە هیوای خاوەن ئامانج ئەو گەنجەیە کە دواتر ئەچێتەوە ناو کۆمەلگا، ئەو گەنجانن کە جارێکی تر دەستا و دەستی دەسەڵات ئەکەن و هێنە ناو کۆمەلگەوە. ئەگەر گەنجێکی بە ئومێدی خاوەن داهاتوو بە پرۆژە و بە بەرنامە و بە ئەکادیمی بێتە ناو کۆمەلگەوە ئەم گەنجە سوودی زیاتر ئەبێ، بۆیە ئەبێ ئەو ناوەندانە لەسەر ئەوە کار بکەنکەوە گەنجەکانیان بە شێوەیەک ئاراستە بکەن کە خۆیان ڕۆشنبیر بکەن و هەمیشە بە دوای زانیاری و نوێبوونەوە و تازەگەریدا بگەڕن. ئەم شێوازی ئیشکردنا و فۆرمە پێویستە گۆڕانکاری تا بکرێت؟ بە دڵنیاییەوە پێویستە گۆڕانکاری بکەین، پێویستە گۆڕانکاری بکەین لە شێوازی ژیانکردنی خۆمان، لە شێوازی ژیانی گەنجان، لە شێوازی کارکردنمان و هەموو ئیشەکانی ئێمە لەوەیدا کۆنە بێتەوە کە بەداخەوە گەنجان ئێستا هەوڵ بدەن لەوەی کە شەهادەیەکیان هەبێ و دواتر لە شوێنێکدا موچەیەک وەربگرن کە ئەمە شێوەیەک لە سەرمایه‌داری پێوە دیارەکە ئێمە بەو شێوەیە فێرکراوین، هەوڵ بین بۆی شەهادەیەک بەدەست بێنین لە شوێنێکا کار بکەین و موچەیەکمان هەبێ. ئەمە بەڕێوەچوونی ژیان و بەڕێوەچوون و بەرەو پێشبردننی کۆمەڵگە نیە. ڕاستە تۆ پێویستت بە بودجەیەک هەیە بۆی پێی بژیت، بەڵام لە دواتر ئامانجەکەت ئەوە نیە تەنها موچەیەکت هەبێت لە شوێنێکدا. ئەگەر نمونەیەکت بۆ بهێنمەوە، تۆ ئەگەر ئەتوێ ببی بە مامۆستایەک ئامانجەکەت ئەوە نییە دواتر شەهادەیەکت هەبێت و لە ناوەندێکی خوێندنە بە بڕێک پارە وانە بڵیتەوە، بەڵکو ئامانجەکەت ئەوەیە تۆ نەوەیەکی تازە پێ ئەگەێنیت، تۆ ئەتوانی نەوەیەکی تازە ئامادەکەی بۆ ناو کۆمەڵگە و پێشڕەویان بکەیت بۆ ئەوەی کۆمەڵگە بەرەو مەدەنیەت بەریت. ئەگەر بڕیار وایە ببی بە مامۆستا بۆ ئەوەی موچەیەکت هەبێ و ژیانیت بەری بەڕێوە 20 ساڵ بۆ ئەخوێنی ئەزیزەکەم، ئەتوانی ئەو 20 ساڵە پارە کۆ بکەیتەوە زۆر لەوە دەوڵەمەندترەبی کە ببی بە مامۆستایەک و موچەیەکی 500-600 هەزاری وەربگری. بۆیە پێویستە گەنجی ئێمە بۆ ئاراستەیە بیر بکاتەوە شەهادەکەی بۆ ئەوە نیە تەنها موچەیەکی پێ وەربگرێ و تا بمەزرێ، بەڵکو بۆ ئەوەیە کە خۆی پێ ڕۆشنبیرتر بکە و کۆڵ نەدەین بۆ ئەوەی بتوانین ئەوەی ئەیزانین زیاتر بزانین لە هەر شتێک کە زانیمان تێدا ببینە ئەکادیمی و پرۆفیسۆر. باشە مامۆستا، زۆر جار هەیە بۆچوونێکەیە لەسەر هێنانە پێشەوەی گەنجان، ینی قەنەعەتت بەوەیە کە گەنج کاتێک کە هاتە پێشەوە هەموو گەنج بێکەوە بێت و ئەو جیلی کە لە ڕابردوو هەیە هەموو ستۆپی پێ بگرێت و گەنج بێتە شوێنی، ینی پێویست ناکە ئەزمموی ڕابردووش کەسانی عاقڵمەند خاوەن ئەزمون لە ناوەند لە شوێنێکدا هەبن لەگەڵ گەنجان بێکەوە سوود لە تاقەکانیەوە بە دڵنیاییەوە. من ئەزمونێکت پێ ئەڵێم کاتی خۆی خوالی خۆش بێ و ڕوحی شاد بێ سەرۆک مام جەلال کە وتیان لە وەزارەتەکانە چەند کەسێک هەڵبژێراوە، یەکێک لە ڕەخنەکان ئەوە بوو کە گوایە ئەو کەسە بۆ ئەو جێگەیە کە دانراوە کەسێکی شایستە نەبووە. لە وەڵام داوتوێتی ئێمە ئیتر چاودێرە بین بەسەر ئەوانەوە بۆ ئەوەی فێریان بکەین کە چۆن ئەتوانن بەڕێوەی بەرن. ئەمە پۆستێکە بۆ 4 ساڵە دوای ئەو کەسێکی تر هێت کە ئێمە ئەتوانین ئەم ئەزمونە لە ئەوە وەربگرین. ئەوانەی کە لە پێش خۆمانن ئەتوانن چاودێر بن بەسەر کاری گەنجەکانمانەوە بۆی کاری باشتر بکەن بۆ ئەوەی بتوانن لە ئەزمموی ئەوان سوود وەربگرن، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی ئەو کەسەی کە خاوەنی ئەزمموونێکی باشە هەمیشە لە دەسەڵاتە بمێنێتەوە، هەمیشە لە جێگاکەی خۆیان دابنیشە و چەند ساڵ لە هەمان جێگا کەسەکە گۆڕانکاری بەسەرانەیە لەبەر ئەوەی چیە گەنجەکە خاوەنی ئەزمموون نیە و نایهێنیتە پێشەوە. ئەگەر ئەو نێتە ئەوێوا پراکتیزەی ئەوە نەکاکە پێێتی تۆ چۆن ئەزانی گەنجێکی بە ئەزمموونە و چۆن ئەزمموون وەربگرێ لەوەی کە پێی هەیە لەو زانیاریانەی کە خۆی پێ دەوڵەمەند کردووە کە تۆ دەرفەتی پێنەی ئەم گەنجە بێتە پێشەوە ئەزمموون بکات بۆ ئەوەی لەوەوە ئەزمموونەکانی خۆی تاقی بکاتەوە، ئەو کاتە شێوەیەک لە دیکتاتۆری حکومڕانی هێتە پێشەوە. ئێمە ناڵین گەنجە ئەو ئەم جیلەی کە هێستۆپی پێ بکرێ، بەڵکو دەڵێن ئەوان چاودێر بن بەسەر گەنجەکانەوە بۆ ئەوەی بتوانین گەنجانی داهێنەر و بتوانە بێنە پێشەوە و ئەزمموونی ئەو زانستە بکەن کە پێیانە. دوجار دواوتت بۆ گەنجان و بە شێوەیەکی گشتی بە هەموو گەنجانی کوردستان ئەڵێم بە هیوا بن، بێ ئومێد مەبن، هەموو ئەو کار و پرۆژانەی کە هەتانە لە 4 خاڵا کۆیکەنەوە، حەزەکانی خۆتان بە شێوەیەکی باش بدۆزنەوە. لە خاڵی دووەمدا هەموو ئەو گەنجانەی کە حەزێکی باشت لە خۆتا دۆزیەوە بیری لێ بکەرەوە، بیرێکی هۆشیارانەی لێ بکەرەوە، دواتر پلانی بۆ دابنێ بۆ ئەوەی بە ئامانجەکەت بگەی و هەمیشە خەونی گەورەت هەبێ و پشت بە خۆت ببەستە، هەرگیز بێ هیوا مەبە. هەموو نائومێدیەکان بە ئومێد بگەڕێنەوە بۆ خۆت بۆ ئەوەی لە داهاتوودا بە ئامانجەکەت گەشتی کەسێکی بەختەوەربی و بەرەو کۆمەڵگەی کوردەواری مەدەنیەت هەنگاو بنین، ئیتر یاسا سەروەر بێ و بتوانین هەمومان لەو شوێنانی کە گلەیمان لێ هەیە دەستی خزمەت ئاوادانکردنەوە بۆ هەموو سوچێکی کوردستان. لەلای من کوردستانی گەورەیە تەنها کۆ نەبووتەوە لە چەند پارێزگایەکدا. سوپاس بۆیەوە. دەست خۆش بێت بەڕێز مامۆستا هاوژین، سوپاس بۆ زانیاریەکانت، دەست خۆش بێت، زۆر سوپاس. بەڵێ بینەرانی ئازیز دەگەڕینەوە لای ئێوە بە هیوای داهاتوویەکی گەشت بۆ گەنجانی وڵاتەکەمان. زۆر سپاس بۆ هاوکارمان منە ڕەسوول و میوانەکەت. دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەی ئەمڕۆ، بڕگەی سیڤیا.
من باوکم ناوی عەلی برزێ و قەساب بووە منیش کوڕی ئەوم ئەنجایتر باوکم لە قەسابی خۆی لە کردوێتی لێرە لە هەڵەبجە کردوێتی و ئیتر منیش وەکو تارمایەک یعنی دیمە ئەنجا لە دوایەوە کە عەمری خوای کرد من لە دوو ابتیدایی بووم لە مەکتەبی ئەیوبیە بووم استیقالەیەکم نووسی تی بۆی نووسی وتم وەڵی مام مەزحا کەس نییە بە خێومان کە نەنکە بەسەرەوە دایکە بەسەرەوەیە خوشکە بەسەرەوەیە باوەژنێکیشم هەر بەسەرەوە هەر منیژە بووم تر پولێکیشتمە بوو خۆ کوڕە گەورەی ماڵ بووی بەڵێ تەبیعەتی زۆر قورس بوو نێش زەلامێ خزمێکم شتێکمان بۆ بکە گوو گەورەبی هەیەنەوە بە چاوتە ئیتر کەرەکاریم کردووە ڕەفیقێکی خۆشەویستمێ حاجی ئەحمەد تەمەنت چەند بوو ئەو کاتێک کە وازی لە خوێندنێنە کەەوە ئەو پەڕێکی بەخۆ زەنم 10 ساڵ بووم 10 ساڵ لە 11 ساڵ دەورا بووم مامۆستاکەم بانیشی کردم مەسیحی بوو شێخی نوقڵ نازەمەوە ناسییانە جادی مەولەوی لێ شێخی نوقڵیان پێ و لای بەرید بوو لێ لیا دوکانیانە بوو بانی گەڵمتی بۆ معاشەکە ئەەکەم بە دوو کەرتەوە لەگەڵ تا تۆ با مستەقبەلێک کە دەبێ ئەومانە و دومەڵی مامۆستا سوپاس دەکەم ناتوانم ئیتراتمە دەرەوە شانە یا بە ئیشکردن و بەڵێ هاتمە دەرەوە بووم بە شاگردێک ئەم کەرفایەقە 15 ساڵ لای بووم ئەمە 15 ساڵ لای بوومەکە و لای واوە ئیتر لە دوایەوە مام لایەوە فێری ئین بووم ئیتر شتێکی لەبەردەست ما بکردایەتر فێرە بوو خەلفەیەکم مەبوو حەپەسویان پێ و ئیتر کە ئاچوو بۆ مزگەون بۆ نوێشکردن و شتۆمانەیەکی باتێ بەگوت وردەوردەم فرۆشت ئیتر لەوە فێری بووم و تر لەخوا بەزێ بێ چاکیشم بردۆتە سەر جا ئێمە کە گۆشتیشمانە مایەوانێ برینەمانە گوێنی خەسوورە بوو تەرمانەکرد گۆشتەکەمان تێەوە ئاڵانی تا ئەوگو تازە لە قەسابخانەوەی ناوتە جا قەسابخانەکەشمان مزگەوتەکەی حاجی فەتاح بوو کە ئێستا حاجی فەتاح لێ کردوێتی بە مزگەوت ئەوە مزگەوتی ئێمە بوو ڕۆژی بەلایانی کەمەوە 300 سەر 250 سەرحان سەرە بڕە ئیتر قەسابی شازیجەکەش حاجی دەروێژ بوو حاجی حەکریز بوو کاکفایاق بوو کەریمی حێوەمەر بوو ئەمانە کە تۆ زێزیان سەر بڕیایە ئیتر خەڵک منیش گۆشتم لەبەری نافرۆش بەلەدێکە بربەدێکە زەنی خۆ لە بازاری ئاری یەیتە خۆرە ئالیا مێسێکمە بوو دامەنام مناڵ بووم گۆشتەکەمە فرۆشت کرێکاری نەبوو تر دەسفرێن پێ بوو دەسڕیکی دایمە پیان بوو 3 کیلۆ 4 کیلۆیان کڕی بە 75 فلس بوو هەرزان بوو تر خەڵکی ژەونا ئین نەبووتر ئێوارە لێ کەبابیاندانە یا پراخێندانە هەمووی لەسەر قاپ و منجەڵ خەڵگەی خوارد. کۆنسۆڵخانەی کۆماری ئیسلامیێران لە سلێمانی پرسەی بۆ کوژانی خاسم سولەیمانی دانا و چەندین کەسایەتی سیاسی لە سەراستی حەزبە کوردستانیەکان بەشداریان تێدا کرد و پرسە و سەرخۆشی خۆیان گەیاندا سەر کۆنسۆڵی کۆماری ئیسلامیێران و لەو ڕێگەشەوە بۆ گەلی ئێران. پێشنیوەڕۆی ئەمڕۆ لایەنە سیاسیەکان لە شاری هەولێر بەشداری پرسەی قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی فەیلەقی قودسی ئێرانیان کرد و تێیدا پرسە و سەرخۆشی خۆیان گەیاندا سەر کۆنسۆڵی کۆماری ئیسلامی ئێران. زیاد جەبار ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی ڕایگەیاند پەرلەمان بەردەوامی بە کۆبوونەوەکانی دەدات سەبارەت بە پرۆژە یاسایی چاکسازی. بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی دووەمین کۆبوونەوەی سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ئەنفلۆنزای وەرزی ئەنجامدا و تێیدا بڕیاردرا ئامانگی تەواو بکرێت لە نێوان بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانە تایبەتەکان بۆ بەرەنگاربوونەوەی پەتاکە و پێداچوونەوە بکرێت بە هەموو ئەو ڕێوشێنانەی پێشتر گیراونەتە بەر. ژمارێک لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان لە بەرامبەر دانەمەزراندنیان لە بەشێک لە شەر و شارۆچکەکان کۆبوونەوەی ناڕەزایەتیان ڕێخست و چەندین داواکاریان ئاڕاستی حکوومەتی هەرێم کرد. بەڕێوەبەری نەوت و کانزاکانی گەرمیان دەڵێت ساڵی ڕابردوو لە سنووری ئیدارەی گەرمیان 37 وێزگەی سوتەمەنی داخراون و 34 کانی چەولمیش سزا دراون.
ئاوکات یادگار فەتاح بەڕێوەبەری نەوت و کانزاکانی گەرمیان ڕایگەیان بەهۆی کەمی ئەو بڕەنەوتەی کە لە حکوومەتی عێراق و بۆ هەرێمی کوردستان ڕەوانە دەکرێت ئەمساڵ ناتوانن وەکو پێویست نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش بکەن. ساڵی ڕابردوو لە سنووری داری ڕاپەڕین 4186 ڕووداوی جۆراوجۆر تۆمار کراوە بۆ هۆیشەوە 128 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. فستیڤاڵی هەرزان بازاڕی کوردەواری خۆماڵی لە شاری سلێمانی لە ناو کارگەی کۆنی جگەرا بۆ بەرهەمە ناوخۆیەکان کراوەتەوە ماوەی 15 ڕۆژ بەردەوام دەبێت. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی گرنگ بە تایبەتی لە مورزەی کە ئێستا وەزی سەرما دەستی پێکردووە بە فەرباریوە لاندێکشون بەستن هەبووە و هەندێک کەسی دیکەشمان هەیە کە سەردانی ناوچە شاخاوەکان دەکەن بۆ ئەوانە شوێنانی کە بەفرباریوە تێیدا. بابەتێکی گرنگ هەیە کە ئێستا قسەی لەسەر دەکرێت لە زۆربوونی نەخۆشی ئێسکەنەرمەیە کەمی ڤیتامین دی3 لە نێو هاوڵاتیاندا بە تایبەتی لە هەرێمی کوردستانم چەند ساڵی کۆتایی ئەم بابەتە زۆر زیادی کردووە. پسپۆڕەکان ئامۆژگاری هاوڵاتیانەکەن کە لە وەرزی هاویندا زیاتر خۆیان بدەنە بەرخۆ لەبەر خۆرابن و ئەو بابەتانەی کە پێویستە بۆ ئەوەی کە ئێسک بپارێزی لەم کاتانەدا دەبێتە تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆی لەگەڵ میوانەکەمان دەکەین کە بەڕێز دکتۆر ڕێبوار محەممەد پسپۆڕی نەخۆشەکانی ئێسک و شکاویە. دکتۆر ڕۆژ باش بخێر بن. زۆر سپاس بژین. دکتۆر خۆت بەزانوتت لە فریاکەوتن ئێمە کارەکەین. ئێستا زیاتر ئەو نەخۆشانەی کە بۆتانیان لە بابەتی ئێسک و شکاوی ئەمانە لە چ تەمەنیەکان هۆکارەکەی چییە کە ئەو کەسانە زیاتر معارەزن بۆ ئەوەی کە شکاویان هەبێ؟ بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانیش. ئێستا لەم کاتەیە بەهۆی ئەوەی وەرزستانە و زیاتر لە جادەوبان و شوێنەکانی تر خەڵک سەردانی شاخ و شوێنە گەشتیاریەکانەکەن لە هەموو جۆرێک لە هەموو تەمەنێکە شکاوی هەیە. بە تایبەتی لە وەرزستانە شکاوی زیاد دەکات، بەڵام بە شێوەیەکی گشتی شکاوی لەو کەسانی کە تەمەنیان زیاترە کەسە بە تەمەنەکانە زیاترە لە وەرزستاندا بەهۆی ئەوەی کە لە کەسە بە تەمەنەکانە ئێسکە نەرمەمان هەیە کە بەهۆی هەڵکشانی تەمەنەوە ڕوایە. ئەمەش لە هەموو شوێنێک و لە کوردستان و لە دەرەوەش ئەم شتە بە شێوەی گشتی هەیە، بەڵام لە دەرەوە ئەو خەڵکانی کە ئەگەنە تەمەنی 55 ساڵ بەرەوسەرەوە بە تایبەتی لە ئافرە تا 55 ساڵ بەرەوسەرەوە و لە پیاویشە 65 ساڵ بەرەوسەرەوە تەمەنیان ئەگاتە ئەو تەمەنە بەبێ ئەوەی خۆیان ویستیان هەبێ یان ئەوە ئاگادارەکرێنەوە کە پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەن و چ گۆڕانکارێک بەسەر ئێسکیانایەت لەو دوای و تەمەنەوە لە دوای 55 و 65 ساڵیەوە؟ لە 55 ساڵ بەرەوسەرەوە بە تایبەتی لە ناو ئافرەتانە ئەو تەمەنە پێوێتێت تەمەنی ناومێت بوون. ئەو کاتێک کە هۆرمۆنی ژنان کەمەکات ئۆتۆماتیکی ئێسکە نەرمە دەست پێەکات، بەڵام لە پیاوانە تەمەنی 65 ساڵ بەرەو ژوور بە شێوەی گشتی لەبەر هەڵکشانی تەمەن ئێسکەکانیش دەست بە داخوران و دەست بە زایف بوونەکەن. ئەمە پەیوەندی بە نەڕۆشتنە بەرخۆر و جۆری خۆراک و ئەم بابەتانە هەیە یان نەعانی هەموو وەرزش نەکردن یا هەموو کەسێک لەو تەمەنە هەر تووشی و حاڵەتانە بێ؟ هەموو کەس لەو تەمەنە تووشی ئێسکە نەرمە بێ، بەڵام لە یەکێ بۆ یەکێ فەرقەکات لە هەموو شتێک گرنگتر بەردەوام وەرزشی ڕێک و پێک و بەردەوام. ئەمە لە هەموو شتێ مهمترە بۆ هێشتنەوەی ئێسکەکان بە بەهێزی. بەڵام ئەم وەرزشە پێویستی بە کات و بە خۆماندووکردن هەیە، پێویستی بە ڕێنمایی هەیە، پێویستی بە هاندان هەیە، هەروەها
ئەمەی کە وەرزش نەکردنەکە لە هەموو شتێک گرنگترە نسبەت بە خۆمان نسبەت بە خواردنیش بەڵێ خواردن لە لای خۆمان خەڵکی خۆمان بە تەواوی نازانێت چ خواردنێ بۆ ئێسقان باشە و چ خواردنێ بێتە هۆی ئێسکە نەرمە بۆ نمونە خواردنی شیر و بەرهەمەکانی زۆر زۆر گرنگە بۆ هێشتنەوەی ئێسکەکان بە پتەوی بەڵام لای خۆمان ئەم خواردنانە گرنگی پێ نایرێت خەڵکی خۆمان هەیە لە لادێ ئەژی بەردەوام خەریکی بەرهەمێنانی شیر و بەرهەم ماست و ئەوانەیە بەڵام خۆی نایخوات هەروەها خواردنی ماسی لە لای خۆمان زۆر بە ڕێژەیەکی زۆر زۆر کەمە خواردنی بیپسی و ئەمانە زۆر زۆرە کە ئەبێتەوەی ئەسکە نەرمە ئەنجا نسبەت بە خۆدانە بەرخۆر بە تایبەتی لە وەرزی هاوینە خۆمان خۆرێکی زۆرمان هەیە هەرچەند زۆر کەوتنە بەرخۆر مەترسی توشبوونی پێست هەیە بە شێرپەنجەی پێست بەڵام ئەبێ بە ڕێژەیەک بچیتە بەرخۆر بە تایبەتی لاشەت بەرخۆر بکەوێ نەک بە تەنیا دەست و قاچ و دەم و چاو ئەم بابەتە ئەمە لە وەرزی هاویندا بەڵێ زۆر جارە مۆژگاریە کرێت کە بچیتە بەرخۆر و ئەمان ئەی لە وەرزی زستاندا چی بکەین لە وەرزستانە زیاتر گرنگی بە وەرزش و بە خواردنەکان بدرێت لە هەمووشی گرنگتر خۆپاراستنە خۆپاراستن لەوەی کە مادام ئەم کەسە ئێسکی نەرمە چ مناڵ بێت چ بە تەمەنەکان بێ بەڵێ شکاوی هەیە لە کەسانی پێگەشتوشە بەڵام ڕێژەکەی کەمترە لەبەر بەهێزی ئێسکەکان بە کەوتنێکی ئاسایی ڕەنگە تووشی شکان نەبێت بەڵام ئەوانی بە تەمەنن وەک باسمان کرد سەر و 55 ساڵ لە ئافرەت و 65 ساڵ لە پیاوانە هەروەها مناڵان ڕەنگە بە کەوتنێکی زۆر ئاسایی تووشی شکان ببن شکانێک یا چەند شکانێک ئەم بابەتە ینی تەمەنەکە کە کاریگەری هەیە بەڵام ئەگەر خۆی کەسێک هەر نەخۆشی ئێسکە نەرمەی هەبێت ئەوش بە هەمان شێوە هەر کاریگەری هەیە گەل لە خوارەوە تەمەنەشەوە بێت بەڵێ ئێسکە نەرمە نەخۆشیێک نییە ناوی ئێسکە نەرمە بێت ئێسکە نەرمە خۆی تەمەنی هەیە مەگەر کەسێک ئێسکە نەرمەی هەبێت و لە تەمەنی ئێسکە نەرمەیان نەبێت کە هەنێ نەخۆشی تایبەتی وەکو نەخۆشی شەکرە کە بەر لە تەمەنی خۆی ڤیتامین دی3 بەڵێ ڤیتامین دی3 ئەوە کەمی ڤایتامین دی3 شتێکی بڵاوە ڕەنگە لەو تەمەنەشانە بێ بەڵام بەهۆی کەم خۆراکی بەهۆی خۆنەدانە بەرخۆر بەهۆی وەرزش نەکردنی ڕێکوپێک تووشی ئێسکە نەرمە ئەبێت باشە بستم ئەو کەسانە بوو ینی کەسێک چۆ بۆ لای دکتۆر شکرینی بۆ کردووە و توێتی کە تۆ ئێسکە نەرمەت هەیە ئەمیش بە هەمان شێوە ئەبێ وەکو کەسێکی بە تەمەن خۆی پارێزێت بەڵێ چارەسەرکردنی ئێسکە نەرمە لە تەمەنێکی پێگەشتووە ئەگەر کەسەکە بە تەمەن نەبێت زۆر ئاسانترە هەتوانرێ بە قەرەبووکردنەوەی ڤایتامین دی و کالیسیۆم بە وەرزشی ڕێکوپێک بە خۆراکی دروست ئەو کێشەیە چارەسەر بکرێت مەمەسم ئەو کەسانە بوو ینی هەندێک کەس هەیە ئێستا لە کە تووشی نەخۆشی ئێسکە نەرمە بووە لە وەرزی هاوی ناڵێ زیاتر بچۆ بەری خۆر ئێستا کاتەکان وەرزی هاوی نێت تا بچینە ناو تەفاسیلۆ لە چ کاتێک بڕۆزم ئەوش کاتی تایبەتی خۆی هەیە نابێت نیوە ڕوان بێت و خۆرەکە زۆر گەرم بێت و خۆتت تووشی نەخۆشی پێستە بێت بەڵام لە وەرزی زستان داوانەی کە نەخۆشی ئێسکە نەرمان هەیە جۆرە دەرزیەکە و لەگەڵ قەترەی دیثری پێیان ئەدرێت کە بێت جێگرەوەی خۆرەکە بەڵێ ڤیتامین دیسری بە شێوەی دەرزی بە شێوەی قەترە بە شێوەی حەب هەیە بە پێی ڕێژەی کەمی ڤایتامین دیەکە لەو کەسەیە بۆی دانرێت چ بە دەرزی بەیان بە شێوەکانی تر بێ لەگەڵ پێدانی خۆراکی تایبە ڕێنمایی کە چۆن چ خۆراکێک باشترە کە ڤایتامین دیسری زیاتر تایە ئەو خواردنانەی کە باست کرد شیرەمەنیەکان و شیرەمەنیەکانە میوەمان هەیە ماسیمان هەیە بەرهەمە دەریایەکان کە لای خۆمان زیاتر کە ینی ئامۆژگاری خەڵکەکەن زیاتر چی بخوات باشترە لە هەموو شتێک گرنگتر بۆ ئێسکەکان شیر و بەرهەمەکانێتی لەگەڵ ماسی و گیانەوەرە دەریایەکان منەوە باسانیش دەستەکەون ئێستا لە باساڵ هیچ گرفتێکمانێکە زۆر زۆر ئاسانە هەموو جۆرەکانی شیرە توانی بەکاربێنی زۆر کەسەیە پرسیارەکە ئللا ئەبێ ئەم شیرە شیری کوردی بێ بۆ نمونە شیری مانگا و مەڕۆ ئەمانە بێ نەخێرەتوانی هەموو جۆرە شیرێک بەکاربێنی هەمووشی
ڕێژەیەکی باش کالیسیۆمی تایە. ینی ئەو شیرەی کە بە ناوقت و ئەمانە فرۆشێت لەگەڵ ئەو شیرێک خۆمانەکە هەردووکی سوودی هەیە. بەڵێ بە تاکید شیرە ئەو شیرەی کە خۆمانەیە و خۆمان پێڵێن شیری کوردی فرێشە ئەمە باشترە ڕێژەی زیاتر کالیسیۆمی تایە و پاکترە. بەڵام تۆ ناتوانانی ئەگەر بڵێ ئەمەم دەست نەکەوتی تر دانیشی بڵێ من شیر ناخۆم. لاڵێ هەندێک کەسیش حەزی لێ نەکات بەڵام ئێستا بە تامەکانی دیکە هەیە کە لە نەوەدەکانە شیرۆزێ لەگەڵ شریک هەیە لە بابەت لەگەڵ قاوە هەیە ئەمانە لەوانەیە کاریگەری هەبێ ینی بیانو نەبێ بۆی کە بڵێ من حەزم لە شیرەکە نییە توانی بۆی تا وردە و دەڕایی تەواوە هەمویان دەوری خۆیانە بینن هەموو شیرەکان. ئەو کەسانشی وەرزش ئەکەن وەزان ئێستا خۆشببختانە ئەو کەسانی کە سەرپەرشتی فێرگەکانەکەن زۆرتر هانی خوێنکارەکانیانان کە و بابەتە شیرەمەنیانە بخۆن لەبەر ئێسکێکی بەهێز وەروها بۆ هەندێک بابەتی دیکەش کە پێویستە گرنگە بیکەن. دکتۆر چینە سەر ئەوەی کە ئەگەر کەسێک شکاوی هەبوو ئەیخوا نەخواستە شکاو نەخۆشیەکەی توش بوو چی بکە ئەم کەسانە چی بکەن؟ بەڵێ بەر لەوەی کە ئەو کەسە بە تایبەتی بە تەمەنەکان تووشی شکاوی بێ کۆمەڵی ڕێنماییمان هەیە زۆر زۆر گرنگە بۆ خۆپاراستن. هەمووشمانەزانین خۆپاراستنەکە لە پێشترە هەتا چارەسەر. ئەوانی بە تەمەنن پێویستە بە شێوەیەکی ڕێک و پێک و ڕۆژانە وەرزش بکەن. پێویستە زۆر گرنگی بە خواردنەکانیان بن وەکو باسمان کرد چه گرنگە لە بۆ ئەسقان هەتا بە پتەوی بمێنێتەوە. هەروە زۆربەی نەخۆشەکانی خۆمان ئەوانەی کە بە تەمەنن چەندین نەخۆشتریان هەیە وەکو زەخت و شەکرە و نەخۆشیەکانی دڵ و زۆر دەرمانی تریان هەیە لە ماڵەوە کە ئەم دەرمانانە و چ نەخۆشیێکە و چ دەرمانەکەش ئەبێتە هۆی بەرز و نزمی لە پەستانی خوێن و لە ڕێژەی شەکر و ئەوانە لە خوێنە زۆر جار ئەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە تووشی سەرگێش خواردن ببێیان بەرچاوی ڕەشە بێ و ئەکەوێت. بۆیە پێویستە چ لە دەرەوە چ لە ماڵەوە کەسە بە تەمەنەکان خۆیان پارێزن لە کەوتن. بۆ نمونە لە ماڵەوە پێویستە ناوماڵەکە ڕۆشن بێت تاریکیە بێتە هۆی کەوتن. پێویستە ناوماڵەکە بە شێوەیەک نەبێت کە خلیسکان تیا ڕووبدا وەکو کاشی و یان فەرشەکەت جێگیر نەکرابێ بە زەوێکەوە بخزێ لە ژێر پێە. لە دەرەوەش بە شێوەیەکی گشتی پێویستە جادەکان پاک بن بەرز و نزمی و بەرد و قوتووە بیپسی و ئەم شتانی تیانە بێت ئاوا لە نەخۆشکە کە بکەوە تووشی شکان ببێت. کاتێکیش کە ئەم کەسە بە تەمەنەیە هەر کەسێکی تووشی شکانە بێ زۆربەی زۆریان شکانەکان چەند شکانێکمان هەیە کە زۆر بڵاو لە ناو ئەم کەسە بە تەمەنانە کە تووشی ئێسکە نەرمە بوون بە تایبەتی شکانی ئێسکی سمتە جونگەی سم کە زۆر زۆر گرنگە و زۆر چارەسەری هەم ناڕەحەتە هەم دوای چارەسەریش. زۆربەی نەخۆشەکان تووشی ئازارێکی درێژخایەن یان تووشی کەمەندامیە بن ناتوان جارێکتر بە تەواوی و بە ڕێکپێکی ڕێ بکەن یان زۆربەیان ئەمرن دوای نەشتەرگەری لە ماوەی 1 ساڵە بەشێکی زۆریان ئەمرن. ینی بشکارنێکی سمتێک بەڵێ بەشێکی زۆری ئەوانەی کە تووشی شکاوی یابن لە سمتە ڕەنگە لە مای 24 ساعتە بمرن بەهۆی جەڵدەی دڵ یا جەڵدەی مێشکەوە. بەشێکی زۆریشیان دوای ئەوەی کە نەشتەرگەریەکەن لە ماوەی ساڵێکە ڕەنگە بمرن. هۆکارەکەی چێمانە بۆیان لێت هۆکارەکەی ئەوەیە کە نەخۆشکە ڕەنگە دوای نەشتەرگەریەکە هەر لە جێگا بمێنێتەوە جوڵەی نەبێت نەتوانێت وەکو جاران بە تەواوی هاتچۆ بکە. هەروەها ئەم نەخۆشیە بێتە هۆی جەڵدەی مێشک و جەڵدەی دڵ. هەر لەبەر کەمی جوڵەکەیە؟ بەڵێ لە ئەوانەی بە تەمەنان لە هەم شتێک گرنگتر جوڵانی بەردەوامە کە ئەو شکاویان هەبوو ناتوانن بجوڵێن. بەڵێ شکاوی تر لە کەسە بە تەمەنەکان دوای کەوتن کە زۆر زۆر بڵاوە شکاوی ئێسکەکانی بڕبڕی پشتە لەگەڵ ئێسکی مەچەک کە ئەمەی ئێسکی مەچەک ئەتوانرێت چارەسەر بکرێ بە دەستکاریکردنێکی سادە یان لە ژێربەنجا دەستکاری شکاوێکە یەکرێ و کەمتر پێویستیان بە نەشتەرگەری هەیە. بەڵام ئەوەی کە باسمان کرد شکاوی لە ئێسکی سمتە
لە هەمویان گرنگترە و لە هەمیان ناڕەحەتتر چارەسەرەکرێ هەم بۆ نەخۆشکە هەم لەسەر خەستەخانە ئەکەوێ وەکو نرخ هەم دوایی نەخۆشکە ناتوانێت بە شێکیان ناتوان وەکو جاران هاچۆ بکەن وەکو جاران بەبێ ئازار بژین بەشێکشیان ڕەنگە لە ماوەی ساڵێکا بمرن. دکتۆر وچانی کۆرەگری گەڕێنەوە هەندێک بابەتێکە زۆر گرنگە باسی بکەم لە تایبەتی ڕۆشتن بۆ لای جەراح قسێک لەسەر بابەتان ناکەین بچانێک و دەگەڕێنەوە وەلاتە. دکتۆر بابەتی تری گرنگکە هەر باسمان کرد پێشتر لەسەرەوەی کە خۆپاراستن داڵێن هەندێک بابەت هەبێت زۆر لەن گلەیمان لە دایکمان لە خێزانەکانمان هەبێت زۆری بەکارهێنانی ئاو سۆندە و ئەم بابەتانەیە لەم وەرزای بە تایبەتی وەرزی بەستن لەوانەیە هۆش کاریگەری هەبێت کە شوێنەکەت ئەی بەستێت یان ئەو شوێنە خلیسکە بێت دواتر مەش هۆکارێک نین ینی حاڵەتی لەو شوێتان لە تەواری هەیە کە زۆر بەکارهێنانی ئاو ئەمانە دێنە بەردەستان شکاویان هەبێ؟ بەڵێ لە خۆپاراستنەکە باسمان کرد هەم ئەرکی حکومەتە دەرەوە جادەکان چۆن ڕێنمایی خەڵک بکایان ئیشارەدا بنێ کە ئەم شوێنە ڕەنگە بەستبێتی ئاوا لە ماڵەوەش پێویستە خەڵکەکە خۆی بپارێزێ دوورکەوتنەوە بە هەموو جۆرێک لەم وەرزە لە ئەو شوێنانی کە خلیسکانتیا ڕوویەدا یان بەکارهێنانی سۆندەی ئاو و ناوماڵشتن و ئەمانە بە بەردەوامی و ئەوە مەترسێکی گەورەیە هەم خلیسکان زۆرە بێ خلیسکان زۆرە لەو حاڵەتەیە کە ئەمەش ئەگەری بە بەراورد بە وەرزی هاوین بەڵێ خلیسکان و بەستن بە تەشی زیاکە. باشە دکتۆر یەک حاڵەتی دیکە هەیە ئەوانەی کە شکاویان هەیە یان هەر حاڵەتێکی دیکەی ئێسکیان هەبوو بێت ئیتر درزێک بوو بێ شکاویەک بوو بێ هەر گرفتێکی پێشووی ئێسکیان هەبێت دەڵێن کە کاتێک جەوسار دەکات ئێمە ئازارمان زۆرترە بێت. بەڵێ ئەمە لە ڕووی زانستیەوە هەتا ئێستا نووسینێک تێکستێکمان نییە کە بیسەلمێنێ شکاوی لە ماوەیەکی دوور و درێژە دوای ئەوەی کە شکاو چارەسەری وەرگرت بە سەرما ئازاری هەبێت بەڵام لە ناو خەڵکاوە بەپێی تەجروبە بەڵێ زۆر کەسەبینین ئەڵێ هەر کاتێ ئەم شوێنم کە پێشتر شکاوە سەرمای تێبچەیان لە کاتی سەرمایە بەڵێ ئازاری هەیە بەڵام لە ڕووی عیلمیەوە تا ئێستا تێکستێکمان نییە ئەوە هۆکارەکەی بسەلمێنێ. باشانی بەخۆی خۆت وتیانی بە تەجروبە بابەتەکە بەو شێوەیە کە کەسێک ئەگەر شکاوێکی هەبێت لە کاتی سەرمای ئازارێکی زۆری هەیە بۆ بەڵێ ئازارەکە زۆر نییە بەڵام ئازارێکی هەیە لە کاتی سەرما و یان زۆر بەکارهێنانی ئەو دەستەیانە و قاچەکە پێشتر شکاوە ڕەنگە پەیوەندی بینی و هەرەڵێک کە ساردی کە شکاوێکی بڵێ ناچمە دەرەوەتەوە. بەڕاستی من نەمبینیوە ئەوە ئازارەکەی زۆر بێت کە ڕێگری لێ بکات هاتچۆ بکایان نەچێتە دەرەوەیان نەتوانێت ئیشێک بکە مەگەر ئەو شکاوێ پێشتر پێویستی بە نەشتەرگەری بوو بێت بە تەکی ئەوانەی کە نەشتەرگەریان کردویان پلاتین لە ئێسکیانایە بەڵێ ئەکرێت ئازاری هەبێت. ئەوانە کاریگەری بۆ نەبوونی پلاتینەکەیە یان شوێنی شکاویەکەیە شوێنی دەستبردنەکەیە سەبەبەکەی چیانی چی بکەن ئەمانە بۆی کە تووشی و ئازارە نەبن؟ ڕەنگە زیاتر لەوانە بێ کە باسمان کە پێویستی بە نەشتەرگەری بوو بێ و نەی کردبێ ئێستا ئێسکەکە بە شێوەیەکی خوار و خێچ وتمادێکیان پلاتینیشانیانی لە ئێسکا بە تایبەتی وانەی کە پلاتینیان لە ئێسکا هەیە زۆرتر ئەوەی کە من تەجروبە و خەڵکم بینی بێت زۆرتر ئەوان ئەڵێن ئازارمان زیاترە. بەڵێ ڕەنگە ئەمەش حاڵەتێکی دەرونی بێ زیاتر شتێکی زانستی نییە بڵێ ئەم پلاتینە لە ناو ئێسکەکەیاتیەوە بێتە هۆی
لە کاتی سەرمایە تووشی ئازاری بکات. ئەو کەسەشی کە بۆ نونە تازە نەشتەرگەری کردووە بۆ نوە دەستێتی تازە نەشتەرگەری کردووە هەر ئەچێتە دەرەوە ئەوە شەر کاتی سەرمانکە کاریگەری هەیە لەسەری بەڵێ کاریگەری هەیە عادەتەن لە سەرمایە ماسوولکەکان کرژە بن کرژبوونی ماسوولکەکە خۆمان پێڵین تەشەنوج ئازار دروست دەکات کاریگەری لەسەر ئێسک و شکاوەکەشە بێت. باشە دکتۆر بابەتێکی دیکەی گرنگ ئەوی کە زۆر کەس پرسیارەکەن ڕۆشتن بۆ لای جەڕاحە ئێوە لە ڕۆزانستیەکەی ئەم بابەتە چۆن نەبینن؟ واللهی چون بۆ لای جەڕاح ڕەنگە لە سەردەمێکە ساڵانی زوو 50 ساڵ یان 100 ساڵ پێش ئێستا ئەمە لە دەرەوە لە خارج یان 50 ساڵێک پێش ئێستا ساڵانی کۆن کە لە لای خۆمان خەستەخانە بەم شێوەی ئێستا نەبووە یان ئەشێعەمان نەبووە یان پزیشکی پسپۆرمان نەبووە ڕەنگە شتێکی ئاسایی بوو بێ ئەو جەراحانە کاتی خۆی هاوکاری خەڵکیان زۆر کردووە لە نەبوونی پزیشکی پسپۆر و ئەشێع و خەستەخانەی باشە بەڵام لەم کاتەیە کە لەخوا بەزیا بێ خەستخانەکانمان هەمویان ڕێک و پێکن ئەشێعی باشمان هەیە هەموو جۆرە ئەشێعەیەکمان هەیە لە خەستخانە هەم حکومیەکان و هەم خەستخانەکانی دەرەوەش و بەردەوام پزیشکی پسپۆر وجودی هەیە هەم لە خەستخانە هەم لە دەرەوە لەم کاتەیە بە هیچ جۆرە پێویست ناکە خەڵک چ بۆ شکاوی چی بۆ ئازارێکە کەوتبێ یان ئازارێک بە شوێنێکی گەشت بێ سەردانی جەڕاح بکات چونکە ئەمە پسپۆریە ئەمە پێویستی بە خوێندنە ئەم کەسەی کە ناوی پزیشکە و ئەم نەخۆشە بینێ دوای خوێندنێکی زۆر و تەجروبەیەکی زۆر گەشتووە بەم شتە بەڵام تۆ دەی دەستی خۆت یان قاچی خۆت ئەخەیتە بەردەست کەسێک کە زۆربیان خوێندەواریان نییە تۆ ئەمە ناوەنەی چی چۆن ینی شارەزایەکی هەیە زانستی پزیشکیا لە جێچوون هەیە هیچ شتێکمان نییە ناوی لە جێچوون بێت بەڵام دەرچوون هەیە هەر جومگەیەک لە جسمی ئینسانە ئەتوانێت یان ئەکرێ دەربچێت بە تایبەتی جومگەی شان بەڵام ئەوەی کاڵێن لە جێچووە هیچ ناوێکی زانستیان ئەم لە جێچوونە هیچ ناوێکی نییە وجودی نییە تەجروبە ئەو خەڵکانەی کە ڕۆشتون بۆ لای جەراحەکان بەپێی تەجروبە زووتر باش بوونەتەوە لەوەی هاتوون بۆ لای دوکتۆرێک لەوانەیە بۆ نون ئەگەر شتێکی ئەوەی کە پێی ئەوترێت لای خۆمان لە جێچوون بۆ نونەتەوە ئەم ئێسکەت هەبێت ئەم ئێسکە بۆ نونە ئەگەر دەرچوو بێت لە شوێنی خۆی پەنجەکە شل بوو بێ لاانێ بێن بۆ لای ئێوە بکرێتە گەچوت هەندێک بابەت و ئەوانە کە زۆری پێچە بەڵام لای جەراحەکە تەنا بە 2 جوڵە 2 جوڵە خرێتەوە شوێنی خۆی ئەوە دەرچوون نییە دەرچوون هەبێت جگە لە پزیشک کەس ناتوانێت بخاتەوە شوێنی خۆی چکە ئەوە ڕێگەی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە کەسێک شانی دەرەچێت هەر چۆن ئەم شانە ڕای کێشی و پاڵی پێوەنەی و دەستکاری بکەی ناچێتە شوێنی خۆی ئللا بەو ڕێگەی کە لە کتێبە هەیە و لە تەجروبە هەیە چۆن بتوانانی بیخەیتەوە شوێنی خۆی نسبەت بە 5 ئەمانە وەکو باسم کرد بە هیچ جۆرێ دەرچوون نییە ئەگەر دەرچوو بێ ناتوانێت کەس ناتوانێت بخاتە شوێنی خۆی بە ڕاکێشانێکی بەسیت بەڵام ئەوە بوونی ئازارێکە لەبەرەوەمە ئێسکە ئەمە دەمارە وەکو خۆمانەڵین گۆشتە ماسوولکەیە جومگەیە ئازاری پێگات شتێکی زیندووە شتێکی زیندوو ئازاری پێگانی بە تەواوی شل ئەبێ ئەم پەنجەیە بە تەواوی شل ئەبێ کە چیتەوە بۆ لای ئەو تەقەیەکی شەکاتەوەی کە لای خۆمانەڵێ ئینجاڵێنەوە ڕۆشتەوە شوێنی خۆی نەخێت نامێنێ دوای ئەوە بە هیچ جۆرە زانستی نییە ئەو تەقینە ئەوە جومگەیەکە کە ئیتەقێنی ئەگینا لە جێچوون نییە ئەوە نە لە جێچوونە نە دەرچوونە نەشکاویە هەر شکاوێک دەسیبەی تێ ئازاری ئەبێت دەستکاری بکەی ئازارەکەی زیاترەکان نەک کەمتر بکات ئەوە بوونی ئازارێکی بەسیتە ئەگەر ئەوەشی بۆ نەکەیت سەردانی جەراحیش نەکەی هیچیش نەکەی مادام نەشکاوە و دەرنەچووە کورتی لە بەرامبەر ئەوەی کالسیۆمەکان کە هەیە ئەگەر بۆ نونە کەسێک شیرەکان و بابەتەکان نەخوات ئەو هاوکارەمەوە پرسیاریان کرد چی بخوات باشترە ئەگەر بۆ نمونە شیر نەخوات بەڵێ چی بخوات لە جێگەی ئەو باشە ئەم ئینی کالسیۆمانەی کە هەیە شوێنی ئەگرنەوە بەڵێ ئەمانە وەکو باسم کرد لەو تەمەنەی کە باسمان کرد کەسە بە تەمەنەکان
نەک ئەبێ بیخوات بەڵکو پێویستە هەموو ڕۆژێک بە بەردەوام بیخوات. چەند خاڵێکمانەیە زۆر مهمە بە کورتی وەرزشی بەردەوام، خواردنی حەبی کالیسیۆم و ڤایتامین دی ئەگەر چ بە حەب بێت چ بە شروع بێ چ بە شێوەی تریشمان هەیە، شیر و بەرهەمەکانی ماسی و ئەوانی کە هەمویان بۆ ئێسقان باشن، زائیدەن خۆپاراستن. زۆر سپاس. بەڕێز دکتۆر ڕێباز حەمەد پسپۆری نەخۆشیەکانی ئێسکوشکاوی سپاس بۆم تۆڕی بەرنامەکە کە لەگەڵمان بوو. سپاس بۆ ڕێنمایەکانتان. دەچینە ڕاستەخۆ بۆ کفری پارێرمان حەیدەر ئەحمەد بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانایە. حەیدەر ڕۆژ باش، زانیاریەکانی ڕۆژ لە کفریەوە چین؟ هەموو کاتێکت باش. دیارە لە سنووری قەزای کفری بە تایبەت لە دوێنەوە ئامادەکاری تەواو کراوە، هەر دوێنێ بۆ مەبەستە کۆبنەوەیەکی فراوان بەڕێوەبەری پەروەردە لەگەڵ سەرپەرشتیاران و بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکانی سنووری کفری، ئەمەش وەک ئامادەکاریەک بۆی کە سبەینێ تاقیکردنەوەی وەرزی یەکەم دەستی پێ دەکات بۆ قۆناغەکانی بنەڕەتی و ناوەندی و ئامادەیش کە ئەمەش لەو چوارچەوەیە کە بتوانرێت خوێندکار لە کەشێکی ئارام و هێمندا و هەروەها بەدابینکردنی کەرەستە و پێداویستیەکانی گەرمکراوە و هەروەها هەموو ئەو کار ئاسانێک کە خوێندکار دەتوانێت هۆڵی تاقیکردنەوەکو هۆڵی ئاسایی تێدا وەڵامی پرسیارەکانی وەرزی یەکەم بداتەوە کە بەرهەمی تاقیکردنەوەکان لە میانی ئەو دوو مانگ سێ مانگی ڕابردوودا کە خوێندکاران تێیدا دەوامی ئاساییان کردووە لە تاقیکردنەوە وەرزی یەکەم مەڵۆی خزمەت یاخود مەڵۆی ماندووبوونیان دەچێننەوە کە ئەمە وەکو هەواڵێت. سەبارەت بە هەواڵێکی دیکە دەمەوێت ڕێبین باس لە هەواڵەکانی سنووری میحۆری قەرەتەپە حەمریم کەم یاخود بڵێم سنووری ناحیەی قەرەتەپە و جەلەولا و قەزای خانەقین و ناحیەی عزێم بە تایبەت ماوەی دوور شەوە چەکدارانی داعش چەند جارێکە لە ناحیەی عزێم و لەو ڕێگایی کە بەرەو خانەقین دێ بڵێن بە دیوی شارەبانە شەڕ و پێکادان دروست دەبێت لە نێوان چەکدارانی داعش و حشدی شعبی و سوپای عێراق و هەروەها شەوی ڕابردووش لە قەزای داقوق کە تەنها 45 بۆ 50 کیلۆمتر لێرەوە دوورە چەکدارانی داعش هێرش دەکەنە سەر فەوجێکی لیوای 45 فرقەی 11 سوپای عێراق کە 4 سەربازی سوپای عێراق دەکوژن و سەربازێکیش بەدیلی دەگرن کە بۆ ماوەی زیاتر لە دوو کاتژمێر ئەو گوندانە کە دەکەوێتە خواروی 15 کیلۆمتر لە قەزای داقوقەوە هیچ هاتوچۆیەکی تێدا نەکرێ و سوپای عێراق و هێزەکانی پۆلیسیش ناتوان بگەنە شوێنی ڕووداوەکە. ئەو خاڵەی کە هێرشیان کردووە سەری چەکدارانی داعش کۆنتترۆلیان کردو بۆ دوو کاتژمێر دواتر کشانەوە بۆ دیوی ناحیەی عزێم. واتە ئەتوان بڵێم ناوچەی خەڵاوی بە تایبەت کە دەکەوێتە خواروی قەرەتەپە کە لە ئێستادا ناوچەیەکی ڕوبەرێکی فراوانی زەویە چەکدارانی داعش بە ئاسانی بە ڕۆژی هاتوچۆ دەکەن کە ئەمە سوپای عێراق لەو ناوچان لەگەڵ حزبی شعبیدا هیچ بوونی نییە کە ئەمە مەترسی دروست کردو لەو ڕێگایانەی کە ڕێگایەکێ لە خوارەوەی قەرەتەپە هەر لە کاتژمێرەکانی سی پاشنۆڕۆ ئەو ڕێگایە بە یەکجاری هاتوچۆ تێدا ناکرێت. ئەگەر بێنەوە بەناو قەزای کفریش دیارە لە ئێستادا خۆشببختانە پرۆژەی دووسایدی کفری کەلارکە لەسەر بڕیاری قوبات تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوودا هاتووە گەرمیان و بڕیای لەسەدرا کە کوژمەی نزیکەی 5 ملیار دیناری بۆ تەرخان کراوە بە قۆناغ لە ئێستادا لە سەتا زیاتر لە 60 کارەکانی تەواو بۆ ئێستادا کاری لە بەشی دەتوان بڵێم کۆتایی دەکرێت کە ئەمە پرۆژەیەکی گرنگە بۆ پێیکەوە لە ڕابردوودا ڕێگای کفری کەلارێکی بۆ لە خراپترین ڕێگا. من دەمەوێت بچمە سەر ڕێگای کفری دووسخورماتوو کە لە ئێستادا خراپترین ڕێگا لەسەر ئاسی عێراق و ناوچەکە ڕێگە بڵێم ڕێگای کفری دووسخورماتوو بێت بۆ پێیکەوە هیچ مەرجێکی هاتوچۆ و سەلامت تێدا نەما. ئێمە لەگەڵ پەرلەمانتارانی عێراق بە تایبەت پەرلەمانتارێکی عێراقی سنووری پارێزگای دیالە قسەمان کردو لەوەیکەوە بڕەبوجەیەکی بۆ تەرخان کراوە دیزایانی تەواو بووە ڕەنگە لە داهاتوویەکی نزیکدا بکەوتە قۆناغی جێبەجێکردنەوە کە تەنها 38 کیلۆمتر ئەو ڕێگایەکە ڕۆژ نییە هاتوچۆی تێدا دروست نەبێت و کارەسای دڵتەزیین تێدا نەبێت. سەبارەت بە ڕۆڵی دەستگا ئەمنیەکانیش من دەمەوێت باس لە دەستگا ئەمنیەکانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و پۆلیسی هاتوون کە خۆشببختانە لە سنووری قەزای کفری ئەوەی کە ئێمە ئاگدار نوێزانیارین لە پێناو پاراستنی هاوڵاتیان و
خەڵکدا هەر لە پێش هاتنی سەری ساڵەوە تا ئێستاش بە درێژایی ساڵ دەتوانم بڵێم شەوانە جگەلەوەی مەفرەسەکانیان لە ناو شار بڵاو بوونەوە لە هەمان کاتیژار لەگەڵ پێشمەرگە تەواوی هەماهەنگیانێ لەوەی پشتێنەیەکی ئەمنیان دروست کردووە بە هەموو سنوورەکانە ئەمەش لە پێناو پاراستنی ژیانی هاوڵاتیان ئەمە کۆی زانیاریەکانی سنووری قەزای کفری دەوروبەری بوو. حیدەرێک بابە زۆر سنجی ڕاکێشامەوەی کە ئێستا ئێمە لە سلێمانی هەورە هەم بانیش هەندێک باران باریوە کەشواش زۆر ساردە تۆ بینم تەنها یەک کراسە لە بەراوە پشتۆش خۆرە باسێکی کەشواشم بۆ بکەیت. ئێمە گەرمیانەکان جگە لەوەی خۆشمان دڵمان گەرمە کەش و هەواکەش تەنانەت هەر گەرمە ئەمەش بۆیە وای کردە زۆر جا کاگرێبین مرۆڤ ئەم ناوچەی نەختێ زوو توو ڕەبێ یاخود زوێریش بێت هەر بۆیە بەڵێ کەش و هەوا دوێنێ کەمێک هەور بوو بەڵام ئەمڕۆ هەورەیش زۆر بەکەمی بە ئاسمان و بەدیەکرێ بەڵێ لێرێش دەتوانم بڵێم کەشەکەی کەشێکی بەهاراویە. باشە زۆر سپاس جگەلەوەش ینی هەم خوێنگەرمن هەم ئەسمەرن هەم شیری نیشن گەرمیانەکان زۆر سپاس حیدەر ئەحمەد کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمان نەبووی. دەچێت لە لای تەوەری دومی بەرنامەکەمان لە تەوەری دومی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر هەندێک بابەتی وەرزشی هەیە کە سنجڕاکێشن لای خەڵک وا دەکات کە چێژ لە وەرشەکە وەربگرن لەوەی کە تەنها وەرشێک وەکو ئەرکێک جێبەجێ بکەن ئەرکێکی تەندروستی بێ یاخود بۆی لاشەیەکی ڕێکیانە بێ یاخود دوور بن لە نەخۆشی. هەندێک بابەت هەیە لە زۆربەی وڵاتانی جیهان جێبەجێ دەکرێت ئەو بابەتانە واکەن کە وەرشەکە لای خەڵک چێژێکی هەبێ لە هەمان کاتیژە بەردەوام بن لە وەرشەکە گەورەتری گرفت ئەوەیە کە ئێستا زۆربەی کەس حەزەکە بچێ وەرشەکە بکە کە ئیکات تا ماوەیەکە و دواتر وازی لێنێ یاخود کاتێک کە پزیشک بۆ ماوەیەک بۆ چارەسەر بۆی دادێنێ ئەو ماوە دەیکات و دواتر وازی لێدێنێ یاخود بەردەوام نابێت لەسەری گرفتەکانی بەردەوام نەبوون لەسەر وەرزش گفتوگۆ دەکەیت لەگەڵ بەڕێز هەرامەمین کە یەکێکە لە خاوەنی وەڵەوەشیەکانی شای سلێمانی هەروە پاڵەوانیشە. قسە لەسەر پاڵەوانتێکەکەی کۆمەڵێک مەدەلێ باشی ئێناوە لێرە ڕیزی کردووە قسە لەسەر پاڵەوانتێکی بەس سەرەتا قسە لەسەر چێژی وەرشیەکەین کاکارام ڕۆژ باش بەخێر بێت چی بکەین وا بکەین کە وەرزش چێژی لێ وەربگرین ینی تەنها وەکو ئەرکێک نەبێ من بێم سەعاتێک خۆممان و بکەم و عارەقێکی زۆر بکەم و هیلاک ببووم ئەمانە چۆن چێژی لێ وەربگرین. زۆر سپاس بانی هەموو لای باش بەنسبەت چێژوەرگرتن لە وەرزشەوە من ئەمە بۆ چوونی منە وەکو تێڕوانینم بۆ وەرزش وەکو پایەک لە پایەکانی ژیان سەیرەکەم ئەوەی کە وا لە من و تۆ هەموو هاوڵاتیان بکە کە چێژی لێ وەربگرنەوەی شەوەیە کە ئیجباری بکات لەسەر نەفس و لەش و ئیلتیزاماتی ژیانی خۆی کە وەرزش ئەبێ بەشێک بێ لە ژیان چۆن تۆ پێویستیت ڕۆژانە بە ئۆکسسیجین هەیە چۆن پێویستیت بە خواردن هەیە چۆن پێویستیت بە ئاو خواردنەوە چۆن پێویستیت بە ئیسراحەت هەیە ئەوا شەبێ بەرنامەدانی بۆ وەرزشکردن خبیان زۆرە بیان زۆرە بیانەکان هەمووی کاتم نییە بەڵێ خواردنە چەوروینانە چۆن دوور بکەومەوە لێیان چی بکەو ئەمانە ئەمە تۆ لە بەرامبەر چی پێبەخشی من هەموو شتێک ڕاهاتنە ئەگەر ئینسان ئیرادێ هەبێت هیچ شتێک مەحاڵ نییە لە جیانە ئەگەر ئینسان یعنی هەر کامێکمان ڕاهین لەگەڵ ئەو شتێک کە زۆر مەحاڵە ینی من شخص هەیە بە نمونە با بڵێن لە هۆڵەکەی خۆمە هەل لە هەموو هۆڵەکانی کەشوانەوەکو تاک و جوودیان هەیە بەداخەوەکو تاک و جوودیان هەیە کەیشەڵا بێ بە کولتور و عادەتێک لەنا هەموو خەڵکا بڵاو بێتەوە شەوەیە کە تۆ شخصەیە ئەڵێ من ناتوانم بەبێ برنجیا بەبێ چەوری و خواردن و بەبێ چا خواردنەوە بەبێ شیرینی خواردن ژیان بەڕێکم یان ڕۆژانە بێ لەم بابەتانە هەرێکی کەمێتی وەربگرم و بیخۆم چێژێکی گەورەی چێژێکی گەورەی ئەکی بەڵام لە پاڵیشا بەرامبەرە نەتیجەیەکی زۆر ناشرینیە وەکو فۆرمی لەشی ئینسان وزایدن لەوەی تەندروستیشە لە سەروی 35 ساڵ و 40 ساڵەوە چنێک بەتی ڕوتێکە وەکو نەخۆشیەکان ئەم شخصانە هاتوون بۆ نمونەم بە نمونە هەمە زیینون نمونی حەیە با بڵێن کە لە ناو هۆڵەکانە وجودیانەیە کە بەس بە تاکەیە بەداخەوە کەوای لێ هاتووە ڕۆژانە ینی وەکو ئالوودە بووە بۆ خواردنانی کە خراپن بۆ لەش ئینسان دوایی کە پێت و تووە کە ئەمە بەرنمەکەی توێ وعدێکی بەخۆی یاوە ئیرادەیەکی باشی بەخۆی دروست کردووە وەزنێکی خاڵی لە لەشی دابەزیوە ئەستن ئەو شتەکە ئێستابی نەپشتەکە مەمان ترسێنە وای لێ مەکە بڵێ هاتووەم خواردنانە هەمووی تەرک بە هەرمووی تەرک بە بڕەکەی کەم کات تەرکردن لە هەنێ شتا باڵێ تەرکردن و ئیجبارێ بە تەرکرێت
چکە تۆ شتێک پێوتێ خراپە بەرامبەر بە لە شەیکی بەرامبەر بە تەندروستی ئێمە هەموو ئەندامێکمان کە هەمانە حەقی خۆی بەسەرمانەوە هەیە یعنی تۆ بێگات لی بێ نەکۆی خۆت بە خاوەنی نەزانی یەکێ لەوانە بوون منە وەرگی ئینسانە کە تۆ وای لەکەی بە بەردەوامی خواردنیتی ئەم خواردنانە وای لێکا لە شەکە تێکەچێ هەمومان تووشی نەخۆشیێوی نەداهاتوە باڵێن گەربێت و وەرزش نەکەین و خواردنەکانمان تەندروست نەبن ینی کەورگە ئاوسێت ناوچەی کەمەرە بە حکمی جوڵەکانمان نییە ئمە زیاتر تەنانەت هەر پەلی سەر و پەلی خوارەوە جوڵەی هەیە ڕۆژانە شخصی وا هەیە بە بەردەوامی مۆزەفێکە یا ساقێکە با بڵێن دانیشتووە ڕۆژان هەر دانشێت لێرە ئاوسان زیاتر دروستەبێت تووشی کێشەی نەخۆشی سەرێکمان حازدە لە یەکێک لە هۆڵەکانی ئەمریکایە بابەتێکی سنجڕاکێشیان کردووە لەوەی کە سەرکەوتن بەسەر شاخ و یان شاخڕەوی ئەمانە زۆر کەس لەوانەیە نەتوانێت بیکات و کاتەکەی لەوانەیە زۆرتریشی پێ بچێت بەڵام ئەم بە کاتێکی کەم لە هۆڵەکانە دەیکات و دەڵێن تەندروستێکی زۆری هەیە بابینەی فیچەرەکە بین و تاتر درێژە بە گفتوگۆکانمان نەزانین ئێوە چیتان کردووە لە هۆڵەکان بۆی بابەتی سنجڕاکێشی لەو شێوە پێشکەش بکەن. ئامێرەکانی سەرکەوتن بەسەر چیادا لە نێو هۆڵەکانی جێم لەگەڵ میوزیک و ڕووناکی ئەم جۆرە وەرشە نوێ لە لۆس ئەنجلوس لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەنجام دەدرێت دەڵێن سوودێکی تەندروستی گەورەی بۆ دڵ هەیە. ماوەی 30 بۆ 45 دقیقا ئەم وەرشە ئەنجام دەدەن. ماندووبوونێکی زۆری دەوێت و هەردوو بەشی سەرەوە خوارەوەی لەش لە هەمان کاتدا دەجوڵێنرێت. لە ماوەی یەک پۆلدا هەرێکێکیان 1500 بۆ 5000 پێ سەر دەکەون. بەپێی توانە و خێراییان ڕێژەکە دەگۆڕێت. پیاوان 4000 پێ سەر دەکەون. ژنان 2 بۆ 3000 پێ سەر دەکەون. ئەم ڕێژەیە بەرزترە لە بورجی ئێڤڵ. سی دقیقا لەم وەرزشە باشترین جوڵێ بۆ دڵ جوڵەیەکی زۆر ئاسان و سروشتیە بۆ لە شت زۆر جیاوازە لە وەرزشەکانی دیکە و گونجاوە بۆ ئێمە لەبەر ئەوەی لێرە لە لۆس ئەنجلوس ژمارەی دانیشتوانمان زۆرە ئەم وەرزشە بۆ هەموو تەمەنەکان گونجاوە خەڵکی لە تەمەنی 18 بۆ 70 ساڵ پێکەوە هەمان جۆری وەرزش وەردەگرن. So I have clients who are 18 years old all the way through clients who are 70 years old in the same class getting a great workout. ڕووناکی و ئامێرەکانی دەنگ بە شێوازێک ڕێکخراون لەگەڵ وەرشەکە بگونجێت و پەرۆشیەک و هاندانێک بداتە بەشداربووەکان. I think this exercise and this وابزانم ئەم ڕاهێنان و پۆلە بە تەواوی هانی تۆ دەدات بەڕاستی پێشکەوتووە من وەک سەماکارێکی پرۆفشناڵ زۆر پێویستم بەم جۆرە وەرزشە هەیە بەڕاستی پێویستم پێێتی بۆ ئارامگرتن توانای ئارامگرتن ڕێگەیەکی باشە بۆ سەلماندنی تواناکانم و لە شولارێکی ڕێک و جوانم پێدەبەخشێت لەوەی کە پێشتر هەم بووە. ڕاستگۆ بووم باشترین وەرزشە کە بەدەستی بێنیت لە ماوەی 30 دقیقەدا زۆر ماندوو دەبیت کالۆری زۆر دەسووتێنیت وەک لە هەر جۆرە وەرزشێکی دیکەدا هەموو بەشەکانی لاشت دەجوڵێنێت بەڕاستی وەرزشێکی ناوازەیە.
سەرەتا کە دەستم پێکرد واقم ورمابوو لە ئامێرەکان دەمگوت ئەم خەڵکە چی دەکەن ماوەی ساڵ و نیوەکە ئەم وەرزشە دەکەم و 30 پاوەند لە کێشم کەمی کردووە هەمیشە لە ڕاهێناندا بووم بەڵام ئەمە ئەوە بوو کە دەمویست بە تەواوی شێوازی لاشەی گۆڕیم وەرزشێکی قورس و بەهێزە. دکتۆر برۆس پسپۆری نەخۆشیەکانی دڵە پەسەندی ئەم وەرشە دەکات ئەگەر بە شێوەیەکی ڕێکخراو ئەنجام بدرێت. وابزانم خەڵک لە یادی کردووە کە دڵ ترومپایەکی زۆر باشە بۆ ئەوی بە باشی کارەکەی بکات پێویستە تۆ ڕاهێنان بە ترومپاکت بکەیت پێویستە بە شێوەیەکی بەهێز ئەو کارە بکەیت باشترین ڕێگە بۆ ئەوەی بیکەیت ژمارە 220 لە تەمەن دەربکە ئەوە زۆرترین ڕێژەی لێدانی دڵە کە پێی بگەیت ئەگەر بگەیت بە لە سای 75 ئەو ڕێژێش بۆ ماوەی 20 تا 30 خولەک لەسەر یەک ئەوە ڕێگەیەکی زۆر باشە بۆ ئەوی یارمەتی ئەو ترومپایە بدەیت لە هەفتەیەکدا 3 بۆ 5 جار ئەم وەرزشە بکە دەرەنجامێکی زۆر باشی دەبێت. هەر شتێک هاندەر بێت بۆ ئەوی ئەو ڕێژەی لێدانی دڵە بەدەست بێنیت بە نیسبەت بنەوەکارێکی باشە هیتر هەر جۆرە وەرزشێک بێت گرنگ نیە ئەگەر تۆ ڕادەکەیت بەسەر چیادا سەر دەکەویت یاخود مەلە دەکەیت یان پاسکی سواری دەکەیت ڕێژەی لێدانەکانی دڵت بەرز بکەرەوە بۆ ماوەی 20 بۆ 30 خولەک بەردەوام بە. وەرزشێکی زۆر باو نییە بەڵام هەنگاو بە هەنگاو جەماوەری زۆر دەبێت. بەبینی ئەحمەد گەلی کوردستان. کاکەرام پیچەرەکەمان بینی یعنی لە خۆڵەوەشیەکانی لای خۆمان بابەتی سنجڕاکێشی لەو شێوازەمان هەیە کە سرنجی خەڵک ڕابکێشن کاگرەبینەوەی من ئەمێ بەزە بە سرنجی بخەمەسە لەم پارچە ڤیدیۆیە کە پیشانتانان ئەو تەمرینێکی تازەیە وەکوی کە لە ناو هۆڵا بکرێ و جیازانە بە خۆشحاڵیەوە ئێستا شەریکاتی جیاز دروستکردنەکان ڕکابەراتێکی زۆر زۆر باشەکەن شتێکی زۆر سادە و زایدەن تەکنیکێکی زۆر زۆر باش بۆ لەش ئەوەی زۆر زۆر لێرە شتەکە زۆر زەق و ڕوونە ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕاهێنەرە ئەو جۆدەی کە هەیەی بەداخەولای ئێمە کەس بە ڕۆحێکی ڕاضیەوە نەچووە ئەو بەشە هەڵبژێرێکە بێ لە ناو هۆڵەکە ڕاهێنەرەتی بکە ڕۆحەکەی تیانی وەکو ئیجباریە وەکو تەقلیدێک بۆ بە مۆدێر باشە ئەم شخصانە با بڵێن کە ئێستا لێرە با بڵێن ئەو لەم پارچە ڤیدیۆ بینیمان کە هێت ئەو تەمرینەکە خۆی ڕۆحێکی وا جوان و پاکی بۆ ڕێزەکە هەیە کە خەریکە بەهێستەکە لە فڕینە ئەو نەجەوێکی خۆشی هەیە یعنی لەوانە ئێستا کۆمەڵێک باشە هەندێک شتە هەیە لە کوردەواریە بۆ نمونە ئێستا زومبا هەیە کە بەکاری هێنن لە هەندێک هۆڵا بەکار دێنرێت ئەمە جۆردانسێکی وەزانم بەرازیلیە کە بەکاری هێنن بۆ لە هەڵپڕکەی کوردی خۆمانەوە ناتوانن تێکەڵ بکەن لەگەڵم بابەتە بۆ هەماسەتێک بکەن و وەرزشێکیش بێت بێ بەڵێ ئەتوانێت هەموو جۆڵەیەک وەرزشە بەڵام لێرە ئەوەی کە ئێستا لەوێ هەیە ببوورەوە لە ویستمە قسەیە تاواکەمەوەی کە لە ڤیددیوەکە بینی مالانەیە کەسانێکە بێ بڵێەوە بەس بۆ ڤیددیۆکە و بۆ بەردەمی کامێرەکە ئەو ڕۆوەرشیە پیشانەیە ئەو ڕاهێنەرە نەخێر من ئەو وڵاتانی کە بۆی ڕۆشتمەوە 2 ساڵە سەفەریان بۆکەم لەو پاڵانێتیا بە بەردامی ڕۆژانە من 2 جار چوونەتە هۆڵە جیاوازەکان تەمرینم کردووە باوەڕکە ئەو ڕۆحی کە ئێستا تۆ لەو ڤیددیا بینیتە بە واقع لە ژیانی و شخصانەیە تاکانی هەوجودی ئەو ڕاهێنەرانی ئەوێ بەعاموان لەوێتی زاماتێکی جوانیان بۆ ڕێزەیە لە دڵەوە هەیەە لە ڕۆحەوە هەیەە لا ئێمە وەکو وتم یا ئەوە تا خۆی پیا هەڵواسیوە وەکو ڕاهێنەرایەتی بەداخەوە ئەڵێم کە بچووە یاوکۆی وەکو مۆدیلێک وەکو دوورکەوتنەوەیەک لە پارچەکانی کەی ژیان کە خۆی بێ بچێ بۆوانەوە خۆی بنووسێنێ بۆوانەوە خۆی خەریکە هێت هۆڵەکان کۆمەڵی ڕاهێنەر هەنی بن بەڕێوە ڕاهێنەرەکان چ لە بەشی ژنامێت چ لە بەشی پیاوان بخواخواتی بەس کاتەکەی خۆی تاو کات و سەریمان معاشەکەی وەرگریا خودەوە تا بەس یاریزانەکە ڕۆحێکی پاکی نییانی و دڵی پێخۆش نییە کە بێت ئەو یاریزانەکە هاتووە بۆچی هاتووە منەمو کاتێ یاریزانەکانڵم تۆ هاتوویت پارە ئەیت
لە کاتی خۆتەگری خۆتمانوەکەی لە نەتیجابی یەک شت بریتەوەی لە شڕێکەکەتە ئەگەر تۆ کاتی خۆتی پێوەبژی نابێت تۆ دیخەت بۆ باسی نیم سعات لە کاتی کردوە ئەو نیم سعاتە بە بێوەستان تۆ نەک لێرە یاریمان هەیە تاکێک یاریەکە 2 دقیقە خەریکی مۆبایلە بێ 4 دقیقە خەریکی قسەکردنە بێ مە هۆرمۆناتە لە لەش ئینسانە تۆ بێتی زاماتێکی کات زۆر زۆر جدی بێتێ بڕۆی بواریکردنەکە و بیتەوە نەکرد چی لێ بە قسەکردنەوە خەریکبی بە ڕسمکردنەوە خەریکبی بە سناپ و بە ڤیدیۆ با بڵێن بە کۆمەڵشتی ترەوە کە ئێستا خەڵک وەکو سۆشیال پێوە مەژوڵە ئەمە سوودی لێ نبینە لە نەتیجیان لە شەکەش دوای چەند مانگێک یاریە کاڵە من ئیسفادەیەکم نەکرد بۆ غەڵەتەکەەوە کوتم لە خودی ڕاهێنەرەکەەوە هەیە کە ڕێگەیان پێەیە زایدن لەگەڵەوە شایە کە یاریزانەکە ڕاهێنەرەکان بابەتی سنجڕاکێشمان پێشکەشکە گوتم ینی بۆ نەخەڵپەکەی کوردبوونە ناو مۆزوعەکە ئەکرێت لە ئەو کاتی کە ماومانە کۆمەڵێک مەدالیەمان ڕیس کردووە لێرە بەزانام خاوەنی 9 مەدالیای لە بتوڵەی جیاوازی جیهانی 2004 مەدالیای کەم هێنایە زۆر باشە سەرکەوتوو بن حەزەکەم خۆت ئاماژێک بێک مەدالیەکان بیت لەو بابەتانێکی هێناوتن لەو کاتی کە ماومانە دەستخۆش ببوورە مەدالیەکان وەدانە لە 8 پاڵوانێتی یا بەشداریم کردو 8 پاڵوانێتی 8 نەتیجەم هەبووە دانەی چەند ئۆڤەرویناڵی پێڵن کە بۆی لە کامێرەکەەوە دیار بێت ئەمە ئاڵتونەکانن ئەمە ئاڵتونەکان بەڵێ دوو گۆڵدم بەدەست ناوەیەکی چیانی وەزنەکەنەوە کیلۆگرام لە کێشەهە ئەمەی کەشیان ئیکی کەشیان هی تەمەنە تەمە 35 ساڵ تا 45 ساڵ کۆمەڵێک بوون بە یەکەوە بڵێن لە هەردووکیانە ئەمە یەکەم مێنا لە ئەڵمانیا کە دوو یەکەمی بەدەستێنە ئەو کاتە ئۆڤەروینە لە پاڕێودی بۆ یەکەمەکان لە 8 کلاس و 8 یەکەمی من توانیم لە هەر هەشتیان یەکەمیەکەمەکان بەدەست بێن لە وڵاتی ئەڵمانیا پاڵەوانەتی دان پێدانراون بەڵایەڤی بین بەڵە جیهانیە ئەتە خۆی ئەترافێکی ڕسمی پێکراومە ئەیەڤبێ پرۆلیکی پێڵە نێپیسیە کە شتەکان واقعن و هیچ هینێکی تیانە باش ئەمە وەکوەوە کە چۆن ئەڵی فیفاتەیە بۆی کێتی تۆپی پێ لە هەمان کات ڕێکخراون بڵێ ئەمانەی کەشیان لە وڵا لە دانیمارک دوو سێ پاڵەوانێتیم کرد سێ مەدالیان بەدەست هێنا دوو سلڤەر و برۆنزێک ئەمانە با بڵێن ئەم دانەی کەشیان ئەمە پڕۆ بۆ مە زۆر بەقوت بۆ پاڵەوانێتی متوانیم دووەم بمتیایە لە وڵاتی دانیمارک بوو جوانیە بەڵێ هەری لە جوانیەتە لە جوانیمە چەند ڕشتەیەکمان هەیە کلاسیکمان هەیە بۆ دیبلدینگمان هەیە فیزیکمانەوەتە شۆرتی درێژ و شۆرتی وەسەڵی ئارمەڵدی پێڵن لەگە شۆرتی یەک تاڵی پێڵەن کورتە ئەمەشیان هەر لە ئەڵمانیا لە فیزیکا بەشدارم شۆرتە درێژەکەەوە کۆ ڕشتەیەک وەکو تاقیکردنەوەی تەستێک تاقیم کردەوە توانیم پلەی دووەم بەدەست بێنم ئەمیش بامان شێوە بۆ وەزن و بۆ تەمەەن بوو باڵا بۆ تەمەەن بڵێ ئەمریکا ئەوەی کە زۆر جێ لێرە جێی دڵخۆشیە با بڵێ کە وەکو یەکەمین جار لە سەراستی کوردستان و عراقا لە تاریخی مێژوی لە جوانیا کە من بەدەستم هێناوە ئۆڤەروی ناوەکەیە کە توانیم ئەمەیان ئەگەر دیقەت بیت لێ نووسراواتە یەکەمەکان بەڵێ بەڵێ کە دوو یەکەمی دێنا لەم نەتیجە توانیت بە حەقی خۆت بچیت ڕکەبەرکایەتی بەهێزەکەی لەگەڵ یەکەمەکانە لەم مەدالیا یەکەم جارە ئەمە چی هاوکارتە و بەرنامەی داهاتوو چییە؟ وەکو هاوکار تەنها خۆی گەورەی هیچ کەسیش هاوکاری نەکردم تام دەقەیە ئەتیحادمان نییە؟ ئەتیحادی ئەمە ئەتیحادێکی بێدەسەڵاتن وەکو بەرامبەرم بەشەی من بەرنامە چێ لە داهاتووە بەشداریکەی لە بتوڵی دیکە؟ بەرنامە میشاڵا خەریکم و بەردەوامی شە مانگی شەش لە وڵاتی ئەڵمانیا پاڵەوانێتیەک هەیە وردەوردە خەریکم تەمینێکی زۆر چڕ و پڕەن دەست پێ کردەوە بەرنامەی خواردن و ئیشاڵا مانگی شەشەگەر تەمەەن هەبێت لەوێ ئینشاڵە لە ئەمریکا ویدیو کە منە مەدالیانم بەدەستەکانی خۆتەکالەوەی لەسەر شاشاڕات کە بەشداری کردو لەو پاڵەوانێتیان ئەمای وڵاتی ئەلمانیا و لە میشنە لە میشنە بەڵێ ئەمە ئەم ساڵە هەمووی ساڵی 2009 بڵێ ئەوەی دانیمارک عراقیش بووم کە من تیا بوون لە وڵاتان هەمویان ئەوروپی بوون باشە ئێستا بەزانم دان پێدانراوێکی جیهانیت هەیە کە وەکو پاڵەوانێک لە جیهانە لە زۆربەی بتوڵەکانای تر توانی بەشداری ناوم هەیە بەڵێ تەنانەت لەم بتوڵی ئەخیریانە لە ئەوە ببوورە نمتوانیوان بیرم چوو بینێرم ئەوە من 2 ساڵەکە ئەڕۆمەوە چەند پاڵانەتیەک کردووە وەکو خۆشەویستیەک بۆ خۆم بابڵێن وەکو لە شموانە ئەتوانیویانە بە ناوی کوردستانە باڵێن ناویان نووسی نیان نووسی عراق خۆیانەوەیان گۆڕی و بەبێ ئاگادار بوو نیەمە وەکو ڕێزێک یان ئێستادان پێدادراوێکی جیهانی بەڵێ ناوم هەیە لە ڕسمیش وتەنان دێستا بۆ وڵاتی ئەمریکاش من ئەتوانم بە شێوەیەکی ڕسمی بانگێشکرام و بڕۆم چکە بۆم هەیە لەبەرەوەی بەتەڵ ئەبتاڵم لەو ئایە بیە زۆر باشە
ئەم دەرگایە بەس بۆ خۆت کراوەیە یان دەرگاکردەوە بۆ هەندێک پاڵەوانی دیکەشمان دەرگا کراوێ بۆ هەموو کەسێکە بێ بەس خۆت لای هاوکاریان بی هاوکاربوونەوەی بە من بکرێت هەر ڕێنماییە شتێکی وەها پێویست ناکات ئەمە بسمانی بۆ ناساندنەکە بیان بۆ بتوڵانە بۆ کەسانە لە ئاسی جیهانیەکان خۆی بتوڵەکە هەموو عالەمە بە خۆشحاڵیەوە ئێستا پێم وە بە ئیش لەسەرەوە کراوە کە مانگی 5 پاڵەوانێتیەکە بتوانرێت ئەم IFVB ئەم پرۆلیکە ئەمەیان باسەکەم نەکە ئینتەرناشناڵەکە چکە لە ژوانی لە عالەما بۆ بە 2 IFVB و 2 بەشی جیاوازن 2 ڕێکخراوی جیاوازن با بڵێن ئەوەی ترافەکانەوەی کە معتەری فەرکێنێ بە ئەمریکا ئەم IFVB پرۆلیکەیەکە من ئەندام تایە بەڵام اتحادی عراقی ئەندام نییە تایە بۆی نییە اتحادێکی جیاوازترن عراقی با بڵێن ئەوان ئایدی IFVB ئینتەرناشناڵن ئایڤیبەکەی ئێمنێتەنان لۆگۆ و نووسین و کوالەتی ڕێساوی یاسەکانی ناو پاڵەوانێتەکەش زۆر جار جیاوازترە لە باڵاوە با بڵێن زۆر بەرنامەکان جیاوازترە بەڵام وەکوی من ئەتراف پێکراوترە ئەتگەێنێ بە مستەر ئۆلمپیاکە ئەرقا پاڵەوانێتیەکە لەسەر ئاستی زەویە کرێت ئەویش لە وڵاتی ئەمریکا بە خۆشحاڵی من ئینشاڵڵا مەرحەلە بە مەرحەلە لە چەند ساڵی داهاتووە ئەگەر ئینشاڵڵا دامێکی باش هەبێت چکە بەڕاستی یاری ئێمە مەسارفێکی خەیاڵی هەیە بۆ لەش بە ئاسانی دروست نابێت ماسوولکە بە خێوکردنی قورسە لاەنە پەیوەندیدارەکان ئەنیگویان لەم بابەتەکە گەشتونەتەوە و بابەتەی سەرکەوتوو بن کاکارام وەکو ڕێنمایش بۆ هەموو برادرانی تر کە حەزیان لێبێ من بە خۆشحاڵی و هەموو کاتێکیش پیانم وتۆی کە بە من بکرێتەنا پیشاندانی ئەو ڕێگایە کە من پێیان ڕۆشتمەوە بەپەڕی دڵپاکیەوە بتوانم هەمویان نتوانن بەڵامەوەیە بێ خۆی یەک لای کاتەوە ئەڤیبەکەی ئینتەرناشناڵ ڕێگرێکە عراقی اتحادی عراقی ئەندامەتیە یاخودەوەتە ئەمان بە شاڵ بژێت ئەگەر دوای پارە بکەوێت بێ بدو ئەوەی بەغا بکەوی ئەگەر دوای نازنا و دوای پێشکەوتن بکەوێت بە دوای ئەم IFVB ئێمە بکەیت زۆر سپاس بەڕێز هەرم ئەمین ڕایەنەری وەشی و تاما کاتە توانین بڵێن پاڵەوانێکی نێودەوڵەتی گەورە جێگەی شانازی سەرکەوتوو بن چاوەڕێمان کەین کە بابەتی گەورەتر و گەورەتر پێشکەش بکەن زۆر سپاس بۆی کە تاوکی سەبینەرمان بوون زۆر سپاس بۆ هاوکارانم بڕگە بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن و خواتان لەگەڵ